ناوی پەرتووک پەککەوتنی سێکسی لە ژیانی هاوسەریدا. نووسینی دکتۆر لەیلا قەددوح، وەرگێڕانی ئەکرەم قەرەداغی، سلێمانی 2006. دەزگای چاپ و پەخشی سەردەم، چاپی یەکەم 2006. ناوەڕۆک پێشەکی لاپەڕە حەوت، پەککەوتنی سێکسی لە پیاودا 9. هۆکارە دەرونیەکانی پەککەوتن 21. هۆیە دروستی و ئەندامیەکانی پەککەوتنی سێکسی لاپەڕە 49. ڕۆڵی خۆراک لە بەهێزکردنی وزەدا لاپەڕە 83. پێشەکی کێشەی پەککەوتنی سێکسی یەکێکە لەو کێشە گەورانەی کە تووشی مرۆڤ دێت و کەسانێکی زۆر بەدەستیەوە دەناڵێنن کە هەندێکی پەیوەندیەکی ڕاستەوخۆیان بەباری فسیۆلۆژی و تەمەنەوە هەیە و هەندێکی دی بەندە بە هۆکاری جیاوازەوە. ئەم کتێبەی دکتۆر لەیلا قەددوح یەکێکە لە هەرە ئەو کتێبە باوەڕپێکراوانەی لەم بوارەدا نووسراون، بە تایبەتی لەبەرەوەی هەموو لایەنێکی کێشەکەی گرتووەتەوە و بە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی بوارەکە دادەنرێت. گرنگی کتێبەکە لەوەدایە کە تەنها لایەنێکی دیاریکراوی کێشەکەی نەگرتووەتەوە، بەڵکو بە دیدێکی سەراپاگیریەوە تەماشای هەموو گۆشە و لایەنەکانی کێشەکەی کردووە و لە جۆر و هۆکارە یەک لە دوایەکەکانی کۆڵیوەتەوە و لە پاشدا چارەسەری بۆ دەستیشان کردوون. هیوادارم بە پەرچڤەی ئەم کتێبە سوودێکم بەو کەسانە گەیاند بێت کە ئەم کێشەیەیان هەیە و ڕێگا خۆشکەریش بێت بۆ گەلێک توێژینەوەی دیکە لەم بوارەدا. دکتۆر ئەکرەم قەرەداغی. پەککەوتنی سێکسی لە پیاودا. پیاوان ڕاهاتووە کە پیاوەتی ببەستێت بە توانای سێکسیەوە، و لەمەدا چەند کێکی هەڵەی بۆ دروست بووە کە گوایە هێزی ماسوولکەیی لە هەمان کاتدا واتە هێزی سێکسی. لە ڕاستیدا هەر پیاوێک کە هێزی توانایەکی ماسوولکەیی هەبوو مانای وانە لە سێکسیشدا وا بەهێز و بەتوانایە. هەروەها هەر پەککەوتەیەکی سێکسی مانای لە شلاواز و بێتوانایی جەستەیی ناگێنێت، چونکە پەککەوتنی حاڵەتێکی نەخۆشیە لە ماوەیەکدا تووشی جەستە دەبێت و دەتوانێت بەباشی وەک هەر نەخۆشیەکی دی چارەسەر بکرێت و تەنها ئەوەی لە تووشبووەکە داوا دەکرێت هەندێک جەسارەت و هەڵسوکەوتی ساغی دەبێت. واتە ئەو کەسەی کام حاڵەتی هەیە پێویستە لە پێشدا بچێ بۆ لای پزیشکی پسکۆر و کێشەکەی پیشان بدات و هەروەها چاوەڕێی چارەسەر بکە و هەر ڕەفتارێکی دیکە بکات هەڵەیە و بە زیانێکی زۆر بەسەریدا دەشکێتەوە، واتە باسکردنی کێشەکەی لای هاوڕێیەک یا گواستنەوەی هەواڵەکە لە دەستی دایکەوە بۆ دەستی خەسوو کێشەکە چارەسەر ناکات، بەڵکو بە ئامۆژگاری و ڕەفتاری نازانستی کێشەکە ئاڵۆز دەبێت. ئەمە سەرەڕای بڵاوبوونەوەی واتەوات و قسە و قسەڵۆک لە ناوەندی کۆمەڵایەتیدا کە پیاوەکە هەراسان دەکەن و کاریگەری نێگەتیڤانە دەکاتە سەرپەیوەندی بە بووکەکەیەوە و هەندێک جار دەبێتەوەی جیابوونەوەش. ئەگەر نەبێتە هۆی ئەوەش، ئەوە کاریگەری خراپ لە پەیوەندیەکی ناو ماڵەکە دەکات و یەکتر ویست دەگۆڕێت بۆ دوژمنایەتی و خۆشەویستی بۆ ڕق و کینە. و ماڵی بەختیاریش بۆ ماڵێکی پڕ لە خەم و زۆر جاریش پیاوانی ئاینی بەم ڕاستیانە دەزانن بەهۆی ئەوەی ئەو ژنانەی داوای جیابوونەوە لە مێردەکانیان دەکەن بەهۆی پەککەوتەیی پیاوەکانیانەوە و دەسەوەسانی لە بەردەم بەجێهێنانی ئەرکەکانی ژن و مێردایەتی بە تەواوەتی بۆیان. هەروەها گەلێک لە پزیشکانم ڕاستیانەی پێ دەڵێن کاتێک لە بەردەم ژنێکدا دادەنیشن کە هەندێک جار مێردەکانیشیان لەگەڵدایە و هەندێک جاریش بە تەنها دێن بۆ ئەوەی کێشەکەیان باس بکەن. لە ناونیشان و سکاڵاکانیاندا لە کێشەکەیان دەگەین، چونکە هەیانە دەڵێن ئیتر توانای سەبرم نەماوە، تکات لێ دەکەم، حەز بە جیابوونەوە ناکەین چونکە ئێمە یەکتریمان خۆش دەوێت. ئێمە دەستەوسانین دەربارەی چارەسەری کێشەکەمان، ئایا هیچ حەلێکت لا هەیە؟ بەم ڕستانە ژنەکە دەست پێ دەکات و زۆر جاریش کۆتایی پێ دەهێنێت و لە پاشدا کێشەکە دەخاتە ڕوو و دەشگاتە دیاریکردنی پەککەوتنی پیاوەکە. لە زۆربەی جاردا پیاوەکە ناتوانێت دان بەم پەککەوتنەدا بهێنێ، لەبەرەوە لە زۆربەی جاردا دەبیرێ خۆی بە گەورە دەزانێت و ئەم تاوانە لە خۆی دوور دەخاتەوە و دان بە واقعی بارەکەیدا ناهێنێت. ئەمانە هەمووی لەبەرەوەیە وا دەزانێت کە دانان بەو حاڵەتە واقعیە وەک ئەوە وایە دان بنێت بە تاوانێکدا یان هەر وەکو لەشکۆ و بەرزێتی و لووتکەی پیاوەتی کەم ببێتەوە وایە.
لێرەوە ڕۆڵی پزیشک دەست پێ دەکات کە پێویستە قسە بۆ نەخۆشەکەی بکات و قایلی بکات بەوەی کە وەک هەموو مرۆڤێکی دی وایە و حاڵەتی لەم جۆرە پیاوان تووشیان دەبێت و لەوانەشە هەموو کەسێکیش تووشی بێت و چارەسەرەکەشی زۆر ئاسانە. ئەگەر پزیشک توانی نەخۆشەکەی ڕازی بکات و باوەڕی لا دروست بکات، ئەوسا دەرفەتی سەرکەوتنی لە دیاریکردنی چارەسەرێکی باش و بە کەڵکدا بۆ دەڕەخسێت. چونکە پیاو بە شێوەیەکی گشتی و لە خۆرهەڵاتەکەی خۆشماندا بە تایبەتی ئەگەر بە مەسەلەکەی زانرا زۆر شەرم دەکات و لە بەردەم ژنەکەیدا هەست بە ئازارێکی دەرونی زۆر دەکات و لە ترسی سەرنەکەوتن دەترسێت هەوڵی دووبارەبوونەوەی بۆ جارێکی دی بدات. بەو شێوەیە دەکەوێتە ناو گێژاوی دڵەڕاوچێ و نائارامی دەروون و گینگڵدانی بەردەوامەوە و لەوانەیە زۆر گران بێت بۆ ژنەکە بە تەواوی لەو ترسە بگات کە سەرانسەری دڵی مێردەکەی دەگرێتەوە. کاتێک بە تەواوی تێدەگا کە کارامەیی لەو کارەدا تەواو نییە، چونکە لاوازی سێکسی لە نێردا مانای زۆرتر لە پەکەوتن دەگرێت بۆ ئەنجامدانی جوودبوونێکی هاوسەری. وا هەز دەکا بە ئایخود و باوەڕی بەخۆی و ڕێزەکەی شکاوە و کاتێک بۆ چەند جارێک ناتوانێت کارەکە بکە وادای دەنێت کە زلەیەکە و دەیسرەوێنێتە هەموو ئاوات و هیوای هاوسەرەکەی و لەوانەشە بێتە هۆی سێکسساردی بۆی یان نەبوونی پەرۆشی ئەمەشبازنیەکی داخرا و لە خەمباری دروست دەکات. کەمی توانای سێکسی پیاو کار دەکاتە سەرگەلێک لە بوارەکانی ژیانی. بۆ نمونە لە کاردا بەهۆی بیرکردنەوەی بەردەوامی لە کێشەکەی چالاکی کەم دەبێتەوە و لە ماڵیدا دەبێتە کەسێکی خەمۆک یا توند و تیژ. ئەگەر هاوسەرەکەی کەسێکی زیرەک و تێگەیشتوو نەبێت، ئەوە کێشەکە لە ناو گێژاوی ئەو ناتەباییانەدا ون دەبێت کە ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسێنێت تا دەگاتە ڕوخاندنی پەیوەندیەکە. ئەوە واقعەیەکی ناخۆشە بەڵام ڕاستە کە جۆری ژیانی سێکسی هەموو ژن و مێردێک لە زۆربەی هاوسەریەکاندا زۆر باش نییە وەکەوەی کە پێویستە بێت، چونکە دیدار و ئامار و تۆمارگەکانی چارەسەری سێکسی دەرونی هەمویان ئاماژە بۆ دەدەن کە زۆربەی ئەو ژن و مێردانەی بە شێوەیەکی دیار بەختیار دەنوێنن یا ئەوانەی هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان بیرۆکەی تەلاق و جیابوونەوەیان باس نەکردووە، بەڵام لە ڕاستیدا دەربارەی سێکسیان یا تەنهان یا تێرسۆزنی. ئەمە کورتەی توێژینەوەیەکی ئاماری بۆ زۆرێک لە پزیشکە دەرونیەکان دەربارەی کێشە سێکسیەکان لە دامەزراوی هاوسەرەتیدا دەیسەلمێنێت لەسەر شارەزایی کلینیکیان لەگەڵ نەخۆشەکانیاندا پزیشکەکانم تێبینیانەی خوارەوەیان داناوە. زۆربەی پیاوان وا هەز دەکەن کە پەیوەندی سێکسی هاوسەرەتیان باش نییە. زۆربەی ژنان هەز بە پێویستیان دەکەن بۆ دەستگەمە و یاری درێژتر لە پێش جوودبووندا. زۆربەی پیاوان حەز دەکەن ژنەکانیان لە کاتی جوودبووندا چالاکییان زیاتر بێ و زۆربەی ژنانیش سکاڵای ناڕەزاییانە لەسەر تەبعی مێردەکانیان و شێوازیان لە کارەکەدا. زۆربەی ژنان حەز بە سۆز و خۆشەویستی زیاتر دەکەن لە دوای کارە سێکسیەکە. ئەوە ئاشکرایە کە زۆرێک لە هاوسەرانان پەیوەندی سێکسیان بە باش نازانن و ئەمەش زەمینەیەکی لەبار دروست دەکا بۆ ئەو حاڵەتەی کە پێی دەڵێن پەکەوتنی سێکسی فەرمانی. یەکێک لە زاناکانی نۆژداری ویلهام ستیگل پێش 50 ساڵ زیاتر لەمەوبەر نووسیویەتی کە کەمی توانای سێکسی پیاو تا ڕادەیەکی ترسناک زیاد دەکا تا دەگاتە ئەوەی کە لاوازی سێکسی دەبێتە هاوڵێک بۆ شارستانیەتی نوێ. چونکە هەر پیاوێکی لاواز لە سێکسدا دەبێتە ناوک بۆ کارەساتێکی هاوسەری و لاوازیش هاوسەری دەکاتە کارێکی نەبوو و نەکراو یان دەیکاتە هاوسەریەکی خەمبار، هەروەها دەبێتەوەی تێکدانی تەندروستی ژنەکە و کار دەکاتە سەر ژیانی دەرونی هەریەک لە ژن و مێردەکەش. پەکەوتنی سێکسی چییە؟ پەکەوتنی سێکسی ناتواناییە لە جێبەجێکردنی پەیوەندی تەواوی هاوسەری و هەندێک لە پسپۆران وای بە باشتر دادەنێن کە پێی بڵێن تێکچوونەکانی جوودبوون. لەبەرەوەی کورتخایەنە و هەندێک جار پیاو دەتوانێت لەگەڵ ژنەکەیدا جوود ببێت بەڵام بەگران. سەرچاوە پزیشکیەکان لاوازی سێکسی دەکەن بە دوو بەشەوە، سەرەکی و دووەمی. لاوازی سەرەکی بریتیە لە حاڵەتێکی دەگمەن و ئەو پیاوە دەگرێتەوە کە هەرگیز نەیتوانیوە لەگەڵ ژنەکەیدا جوود ببێت و هەرچی لاوازی دووەمیشە کە زۆربەی حاڵەتەکان دەگرێتەوە ئەو پیاوە دەگرێتەوە کە لەوە پێش زوودبوونێکی سەرکەوتووی ئەنجام دەدا لە پاشدا بە شێوەیەکی دیار ئەو توانایی کەم بۆتەوە.
گرنگە ئێمە جیاوازی لە نێوان لاوازی سێکسی کەمی ئارەزوودا بکەین، چونکە لە کاتێکدا کە لاوازی سێکسی مانای دەستەوەستانیە لە بەدەستێنانی جوودبووندا، ئەوە کەمی ئارەزوو بریتیە لە نەمانی بایەخ بە چالاکی سێکسی هاوسەری، یان بە مانایەکی ورتر بریتیە لە کەمی پاڵنەر. و لەوانەیە ببینین هەندێک لەو پیاوانەی وا دەزانن کە تووشی لاوازی سێکسی بوون و وەسی حاڵەتەکەیان دەکەن بەوەی کە بایەخیان بۆ چالاکی سێکسی نەماوە. لەم حاڵەتەدا ئەو پیاوەی کە لەوە پێش بە باشی کاری سێکسی ئەنجام دەدا سکاڵای ئەوە دەکا کە لەوانەیە هەڵەیەک ڕووی دابێ، چونکە ماوەی چەند مانگێکە بیر لە سێکس ناکاتەوە یان هەر بەلایەوە گرنگ نییە. و زۆربەی جار دەردەکەوێت کە پیاوەکە لە کارێکی ماندووکەر داخنکاوە کە پەستان و ئەرکێکی زۆری لەسرە و هیچ کاتێکی وای بۆ نەیەشتوتەوە، ئەگەر کەمێکیش بێ بۆ ئەوەی لەگەڵ ژنەکەیدا بەسەری بەرێت. یا لەوانەیە ژنی یەکەمی کە زۆر خۆشی دەوێت مردبێت و نەتوانێت لەگەڵ ژنی دووەمیدا جوود بێت، چونکە ژیانی سێکسیان بەندە بە کۆمەڵێک هەست و نەستەوە کە سۆزمان بەرامبەر ئەویدی دەجوڵێنێت. لەو کاتەدا ئەو پیاوە دەزانێت تووشی پەکەوتنی سێکسی بووە، بەڵام لە ڕاستیدا دەبینێت کە جوودبوون لەگەڵ ژنە هاوسەرە گونجاو خۆشەویستەکەیدا هیچ ناڕەحەتی و گرانیەکی بۆ دروست ناکا لە جێبەجێکردنیدا. لاوازی یا کەم توانایی لە کاری سێکسیدا گەلێک شێوەی جیاجیا وەردەگرێت. لەگەڵ هەموو ئەم کێشانەدا جیاوازیەکان تەنها لە هەمە چەشنەی یەک بابەتدایە، ئەویش کزی لە بەجێهێنانی کاری سێکسیدایە، کەواتە هۆکاری ئەم کزیە چین؟ هۆکارە دەرونیەکانی پەکەوتن. سەرەتا بە هۆکارە دەرونیەکانی پەکەوتن دەست پێ دەکەین، لەبەرەوەی کە بایەخێکی گەورەیان لە پەکەوتنەکەدا هەیە لەگەڵ ئەو جیاوازیە دیارانەی لە دیاریکردنی ڕێژەکەیاندا هەیە. هەندێک دەڵێن لە 60 و هەندێکیش دەڵێن لە 80. بەڵام پسپۆرە دەرونیەکان لەسەرەوە کۆکن کە زۆربەی حاڵەتەکانی پەکەوتن سەرچاوەیەکی دەرونیان هەیە. لەگەڵەوەشدا گەلێک هۆکاری دووەمی هەیە کە لەگەڵ کێشە دەرونیەکاندا کارلێک دەکەن و لەگەڵ هۆکارە سۆزداریەکاندا کۆ دەبنەوە و دەبنە هۆی پەکەوتن. ڕەنگە دیارترین خەسڵەتی پەکەوتن بەهۆی دەرونیەوە کە دەتوانین ناوی بنین پەکەوتنی دەرونی، ئەوەیە کە هەمیشە بەردەوام نییە، چونکە لە باری دیاریکراودا سەرهەڵدەدا و لە باری دیکەدا ون دەبێت. پەکەوتنی سێکسی بەهۆی هۆکاری تیژڕەوەوە. لەوانەیە لاوازی سێکسی لە هەموو پیاوێکدا ماوە بە ماوە ڕووبدات بەهۆی هیلاکی زۆر و شەکەتی لە کار و دڵەڕاوکێ و ماندووبوونی جەستەیی و بیری، و زۆربەی جار ئەم موچانە تێپەڕ دەبێت و پیاوەکە دەگەڕێتەوە بۆ بارە سروشتێکەی جارانی و ئەم هۆکارانەش دەگەڕێنەوە بۆ هۆکاری لاوەکی لاچوو. واتە پەکەوتنی سێکسی لاوەکی بریتیە لە سەرکەوتن لە پەیوەندی سێکسیدا لە سەرەتادا، لە پاشدا سەرنەکەوتن لە کاتەکانی دیدا. کاتێک سەرنەکەوتنی پیاو لە جوودبووندا دەگاتە لە سا 25 ئەو جارانەی کە پێویستە تیایاندا سەرکەوێت، ئەوە پێی دەڵێن پەکەوتنی لاوەکی. پەکەوتنی لاوەکی گەلێک هۆکاری جیاوازی هەیە، ئێمە لێرەدا دیارەکانیان باز دەکەین، بەڵام پێشەوەی لەسەریان بوەستین پێویستە ئاماژە بەوە بدەین کە مەرزیان هەموو هیلاکیەکی کاتی پێویستە پیاو بخاتە گومانکردن لە توانای خۆی، چونکە گومانکردنی پیاو لەوەی ناتوانێت فەرمانی سروشتی جێبەجێ بکا کار دەکاتە سەر حاڵەتەکەی، یان لە دوڕۆژدا بە مانایەکی دی پیاوەتیەکەی دەخاتە بەترسیەوە. چونکە سەرنەکەوتن لە کاری سێکسی هاوسەریدا ئەگەر بۆ یەک جاریش بێ کاریگەریەکی زۆر لای پیاو بەجێ دەهێڵێت، چونکە هەمیشە وابیر دەکاتەوە کە سەرنەکەوتن بۆی وەستاوە و چاوەڕێی دەکات. بەڵام ئەگەر بە وردی بیری کردەوە بە باشی لە بارودۆخەکەی کۆڵیەوە لەوە ئاگادار دەبێ کە هۆکارەکانی سەرنەکەوتن بە زۆری لە ئەنجامی شەکەتی جەستەیی یا پڕکاری فکریەوە دەبێت لەگەڵ کاریگەری هۆکارە پیشەیی و کۆمەڵایەتی و خێزانیەکان. و ئەم سەرنەکەوتنە بە ترس لە ئەزموونەکەدا کۆتایی دێت و بەرەو پەکەوتنی دەبا. بەڵام زۆرێک لە پیاوان بەسەر ئەم کاریگەریانەدا سەردەکەون و لە پاشتردا تێکەڵ بە ژنەکانیان دەبن و گوێ بەو حاڵەتە تیژ تێپەڕانە نادەن و ئەمەش بۆ چارەسەری ئەم حاڵەتانە ڕێگای ڕاستە. نیشانەیەکی ڕاکردن. هەندێک لە دەروونناسان بڕوایان وایە کە بەشێکی زۆری ئەو نەخۆشانەی دەناڵێنن بە دەست بەکەوتنی سێکسیەوە بەردەوام پێویستێکی زۆری دەرونیان بۆ ئەم حاڵەتە هەیە کە زۆر لە کێشەکانیان کەم دەکاتەوە.
واتە ئەم نەخۆشانە ئەم حاڵەتی پەکەوتنە پەسەند دەکەن یان دەیانەوێت، چونکە هەندێک لە کێشە دەرونیەکانی دیکەیان بۆ دادەپۆشێت یا کپیان دەکات، وەک حاڵەتەکانی ترس لە زیان پێگەیاندن یا سزادانی خۆیی یا دژوەستانەوە بەرامبەر شتە خۆشەویستەکان، یان بە تەواوی دڵنیانەبوون لە خۆشەویستی یا لێدوورکەوتنەوە بەهۆی شۆکێکەوە و گەلێکی دی. لە ئەنجامی دیدەنی زۆرێک لە نەخۆشان و قسەکردن لەگەڵیاندا دەرکەوتووە کە بەشێکی کەمیان بڕوایان بە پەکەوتنی سێکسی هەیە و پێی قایلن، چونکە ژیانێکی ڕەبەنی دوور لە بەرپرسێتی خێزانی و کێشەکانیان بۆ دابین دەکات و لەبەرەوەی ئەم پەکەوتنە لای ئەم کۆمەڵە بیانوویەکی پەسەندە بۆ ئەوی خۆیان بۆ جێبەجێکردنی حەزەکانیان تەرخان بکەن، بێ ئەوەی هیچ هەستێک بۆ بکەن کە تاوانبارن لەبەرەوەی لە هەڵگرتنی بەرپرسیارەتی ڕادەکەن. ترس یا دڵەڕاوکێ. ترس و دڵەڕاوکێ لە زۆرترین هۆکارە دەرونیەکانن، چونکە لە کۆمەڵگەی هاوسەرخماندا کە بە ئاڵۆزی و پڕی لە کێشە ژیانیە زۆرەکانەوە دەناسرێ، گەلێک هۆکاری شاراوە هەیە کە یارمەتی پەیدابوون و گەشەی ترس و دڵەڕاوکێ دەدەن. ڕۆژانە مرۆڤ دووچاری ئەزموونی دڵەڕاوکێ دەبێت لە ژیانیدا یا لە بەردەوامی کارەکەیدا و ئەم ترسەش بە شێوەیەکی سروشتی بەسەر ژیانی خێزانیدا دەشکێتەوە. سەرەڕای ئەمە پزیشکانی دەروون جەخت لەسەر ڕۆڵی ترس و بایەخەکانی لە جوودبوونی هاوسەریدا دەکەنەوە، چونکە ئەو هەڵچوونانەی کە دەکەونە ساتەوەختی پێکگەیشتنەوە کاریگەریەکی گەورەیان هەیە. لە زانکۆی واشنگتن لە ئەمریکا گەلێک توێژینەوەی هەمەچەشن و شیکاری قوڵ لەسەر کۆمەڵێک لەو ژنانەکراون کە توانای وەڵامدانەوەیان لەگەڵ مێردەکانیاندا نییە. بۆ پزیشکان دەرکەوتووە کە حاڵەتەکانی جەستەیان ساغە، بەڵام بارەکەیان لە ئەنجامی دڵەڕاوکێ یا هەستکردن بە ترس ئەو هەست بە تاوانەی دایان دەگرێت پەیدا دەبێت و ئەوەی بۆ ژن ڕاستە بۆ پیاویش هەر ڕاستە. سەرجەمی کێشەکە لەوەدایە کە مادام یەکێک لە دوو هاوسەرەکە ناتوانێت لەو هۆیانە بگات کەوایان لێکردووە بترسێت و لەبەرەوەی ئەو کاتە نازانێ کە پێویستە هەموو بڕوایەکی تەواوی تیادا بەخۆی بێت. ئەوە هیچ ئامۆژگاریەکی شێوەکردداری ناتوانێت چارەسەری پێویستی بۆ چاکبوونەوەی لە پەکەوتنە کاتیەکەی بۆ دەستەبەر بکات یا وای لێ بکات کە وەڵام بداتەوە و بە تەواوی لەگەڵ هاوبەشەکەی هاوکار بێت. یەکێک لە پسپۆرەکانی نەخۆشیە دەماری و دەرونیەکان هۆکانی ئەم ترسە و بەرەنجامەکانی لەسەر پەیوەندی هاوسەرەتی لێک دەداتەوە و دەڵێت دڵەڕاوکێ لە مرۆڤدا ترس دروست دەکات و ساتەوەختی هاوسەریکردن هەندێک جار جۆرە ترسێکی ناهۆشیاری دروست دەکات کە ئەوەش کاریگەریەکی زۆر لە دەرونی مێردەکەدا بەجێ دەهێڵێت، بۆیە وزە بارگاویەکەی دەگۆڕێ بۆ جۆرێک لە تەسلیمبوونێکی سەیر و گەلێک نەخۆشی پەکەوتەیی هەیە کە لەگەڵیاندا دەروون شیکاریمان ئەنجام داوە. بۆمان دەرکەوت کە هۆکاری پەکەوتنەکەیان بریتیە لە بێهیوایی ئەو خەفەتەی لە یەکگرتن لەگەڵ ژنە خۆشەویستەکەیاندا دایان دەگرێت لە پڕ و بێ ئەوەی چاوەڕێ بکرێ خۆیان نەبیننەوە لەگەڵ ژنەکانیاندا کە ماوەیەکی دوور و درێژ خەویان پێوە بینیون. بەڵام جێی داخە و کەسانە لە ژێرپەستانی ئەو کتوپڕیەدا دەستەوەسان و ناتوانن هاوبەشیەکی سێکسی ڕاستەقینە ئەنجام بدەن، چونکە ئەو ترسەی لە قوڵایی دەرونیاندا و بۆ ماوەیەکی درێژ ماوەتەوە لە ساتەوەختی یەکتری گرتندا دەجوڵێت و کارێکی تێکدەرانە لە دەماریان دەکات. سڵەمینەوە هەستێک کە دامان دەگرێت لە هەڵوێستێک کە بەرەنجامەکەی دەزانین و چاوەڕێی دەکەین بەسەرماندا هەڵگەڕێتەوە یا زیانمان پێبگەێنێت و لەوانەشە سڵەمینەوە بگۆڕێت بۆ ترس، چونکە مرۆڤ زۆر ئاگای لە خۆیەتی کە باش ڕەفتار و هەڵسوکەوت نەکا، ئەوەش ببێتە هۆی ئازار بۆ ژنە خۆشەویستەکە یا هەستی بریندار دەکات. ئەم سڵەمینەوەیەش ترسێک دروست دەکات و بەوە کۆتایی دێ کە هاوبەشەکە دوورکەوێتەوە و کۆچ بکات و وازی لێ بهێنێت و لە گۆشەگیریدا بەجێی بهێڵێت. گرنگترین شتێک کە بەرامبەر ترس بکرێ بە داهێنانی بیرۆکەی دڵخۆشکەر یا هەڵوێستی خۆش نایەتە دی، بەڵکو بە تیژکردنی بیر دەبێ بۆ ئامادەباشی و ڕوبەڕووبوونەوەی ترسەکە بە کەمترین چارەسەری گونجاو. بەریەککەوتنە مرۆییەکان بە تایبەتی جوودبوونی هاوسەری گەلێک ڕاستی بنەڕەتی لە کەسێتی مرۆڤدا دەردەخەن، چونکە تیایدا دەروون ڕوود دەبێتەوە و سیفەتە ڕاستەقینەکان دەکەونە ڕوو. بۆ چارەسەری ئەم مەسەلەیە یەکێک لە پزیشکەکان دەڵێت هەندێک دەرمانی پزیشکی هەیە کە یارمەتی توشبۆکە دەدەن بۆ ڕزگاربوونی لە گرەی ترسەکە بە شێوەیەکی کاتی
تا ئەو کاتەی ئەزموون و ممارەسەی خۆی دەبنە هۆی سەرکەوتن بە سەریدا بە تەواوی. بەڵام چارەسەری تەنها بەوە نابێت کە وەسفی حاڵەتەکەی بکرێت و هۆکانی بزارێت، چونکە ترس لەو نەخۆشیە دەرونیە ئاڵۆزانەیە کە پێویستی بە چارەسەری ئەزموونی بەردەوام هەیە و زۆرتر لەوەی تەنیا تیۆری بێت. ئێمە وەک پزیشکانی دەرونی کار دەکەین بۆ ئەوەی نەخۆشەکە ڕازی بکەین بۆ شیکاری دەرونی بە مەبەستی دەرخستنی جۆری گرێترسەکە و زانینی تەواوەتی ئەوەی کە هیچ هۆکارێکی دیکەی نییە، وەک نەخۆشیە جەستەیی و ئەندامیەکان یا ماندوێتی و شەکەتی یا دڵتەنگی یا هیدی. و ئەگەر دیمانە مۆکارانە بوونیان نییە ئەوە بار لە بەردەم نەخۆشەکەدا دەڕەخسێنین بۆ ئەوەی وردە وردە لە گرێکەی و بە تاقیکردنەوەی کردداری ڕزگاری ببێت. ترس لە ژنێنان ترسە لە شتێکی نادیار و ئەو کارەش نادیار نابێت ئەگەر ئێمە نەزان نەبین بۆ ڕاستیەکانی. لێرەوە تێدەگەین کە زانین بەهێزترین دەرکەر و لە ناوبەری ترسە. شەرم. یەکەمین شتێک کە پێویستە ڕەچاو بکرێت جیاوازیە لە نێوان شەرم بە ماناگشتەکەی و شەرم لە سەراستی پەیوەندی هاوسەری گەرم و بۆ. چونکە شەرم خەسڵەتێکی مرۆییە و ژن و پیا و وەک یەک تووشی دەبن و سۆزێکە لە قوڵایی دەرونی مرۆڤایەتیدا لە هەموونیەوە هەیە، لەگەڵەوەی کۆمەڵ ڕۆڵ و بایەخی خۆی هەیە لە دروستکردنی سۆزی شەرم یا ڕێگە لێگرتنیدا. لێرەوە دەبینین کە شەرم دیاردەیەکی سروشتیە و بەڵکو پێویستیشە، بەڵام لای هەندێک دەگۆڕێت بۆ هەڵوێستێکی لاواز و کۆنتڕۆڵی پیاو دەکات و توانای ئیفلیش دەکات، یا بەسەر ژندا زاڵ دەبێت و بەرگری لە وزەی دەکات، ئەوسا هەریەک لە دوو هاوبەشەکە هەست و سۆزەکانی خۆی کم دەکات و لە هاوبەشەکەی دیکەی دەشارێتەوە. لە کاتێکدا کە پێویستە ئاشکراکردن لە هەموو بارەکانی ژیاندا بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە ژیانی هاوسەریەوە هەبێت پەیڕەو بکرێت. پزیشکی نوێ دەریخستووە کە شەرم هۆکارێکی پڕبایەخە لە هاوبەشێتی هاوسەرێتیدا، چونکە بە تەواوی ئاشکرایە کە جەستە بە شێوەی پەرچەکردار وەڵامی هەندێک لە ئارزوەکانی عەقڵ دەداتەوە، تەنانەت بە تەناوشەیەک یا بیرۆکەیەک لە هەندێک جاردا بەسە بۆ دەرپەڕاندنی ئەو پەرچە کردارە. چونکە وا دەکات دەموچاوی مرۆڤ لە شەرمدا سوور هەڵبگەڕێت یا ترس سەرتاپای لەشدا بگرێت، کە ئەوەش دەبێتە هۆی دەردانی ئەدرینالینی زۆرتر لە لەشدا. ئەوەش لە پزیشکیدا ئاشکرایە کە لەوانەیە ئەدرینالین ببێتە هۆی پەکەوتنی سێکسی لەبەرەوەی دەبێتە هۆی داخستنی لوولە خوێنەکان لە چووکدا، و هەرچەندێک تێکچوونی پیاو زیاتر بێ ئەوەندە بڕی ئەدرنالین زیاتر دەبێت و بە واتایەکی دی پەکەوتنی زۆرتر دەبێت. ئەوەی بۆ نێر ڕاستە بۆ مێشەر وایە، چونکە پرۆفیسۆر ئەلفرێد جۆست مامۆستای فسیۆلۆژی لە کۆلێژی زانست لە پاریس بۆی دەرکەوت کە شەرم دەبێتە هۆی سێکسساردی لە ژندا و ئەو ژنەی سکاڵای ئەم حاڵەتەی هەیە کێشەکانی بە مێردەکەی ناڵێت، جا کێشەکان دەرونی بن یا جەستەیی بەهۆی ئەو شەرمەی بەدەستیەوە دەتلێتەوە. بۆ مامۆستا ئەلفرێد دەرکەوت کە ئەو ژن و مێردەی شەرمیان هەیە لە جوودبوون خۆیان لادەدەن، لەبەرەوە ئامۆژگاری ژن و مێردەکە کە خۆیان ڕزگار بکەن لە گرەی شەرم و هەر یەکەیانەوەی هەستی پێدەکا بەوی دیڵێت و لۆمەی ئەوی دیکە نەکا. بەو شێوەیە کێشەکە چارەسەر دەبێ کاروبارەکان ڕێگای ڕاستەقینەی خۆیان وەردەگرن. لە سەردایکیش پێویستە خۆی لە دیاردەی شەرم و ئیحراج و دڵەڕاوکێدن بخاتەوە و دەربارەی ڕاستی شوکردن قسە بۆ کچەکەی بکا وەک خوا ئامادەکردنێک بۆ ئەو کت و پڕیانەی دێتە ڕێگەی. هەروەها لەسەر ژن پێویستە شەرم فڕێ بدا هەر شتێک ژیانی هاوسەرێتیان ناخۆش دەکا بە مێردەکەی بڵێت و دەست پێشخەریش ببێت لەوەدا کە دڵ ئارامی بخاتە دڵی مێردەکەیەوە و باوەڕ بەخۆبوونی بۆ بگەڕێنێتەوە. چونکە سەرکەوتنی پەیوەندی ژن و مێردایەتی تا ڕادێکی زۆر بەندە لەسەر پۆڵی ئەو بڕوایەی ژن بە مێردەکەی دەبێت، و لەسەر ژن و مێرد پێویستە کە هاوکاری یەک بکەن بۆ دەرخستنی ئەو شتانەی لە دەروندا شاراون بێ هیچ چاودێر و بێ هیچ شەرمێک، و هیوا و بیرروڕاکان و هەستی خۆشەویستی و یەکتریویستن لە نێوانیاندا بۆ یەک بگۆڕنەوە. هەروەها جارجاریش ئەزمونە پاڵ و بە ئازار و ناخۆشەکانیش. خەمۆکی. دکتۆرەی ئەمریکی مارگرێت لیلی دەڵێت ئەو پەکەوتنە سێکسیەی کە سەرچاوەیەکی سۆزداری هەیە پەیوەندیەکی زۆری بە تێکچوونی وەک خەمۆکیەوە هەیە، و ئەوەی زۆر بڵاویشە و کاتەیە کە گرانی مەسەلەکە ناگاتە بێ هیوایی،
بەڵکو دەگەڕێتەوە بۆ حاڵەتێکی ئاسایی لە ڕووشاندنێکی دەرونی و دڵڕاوچێ. ئەگەر مرۆڤ بەسەر ئەو هۆکارانەدا سەرکەوتەوە پەکەوتەکەی نامێنێت. بەڵام ئەگەر ئەم جۆرە مرۆڤە چارەسەری حاڵەتەکەی بە گیانێکی گومانەوە دەربارەی هاوکاری ڕاستەقینەی کرد، ئەوە پەکەوتنەکە وە خۆی دەبێنێت و لە پاشدا ڕوودانی هەوڵی سەرنەکەوتوو دەبێتە هۆی پەیداکردنی ئەڵقەیەکی ترسناک کە لە پزیشکیدا پێی دەڵێن دڵەڕاوچەی ئەنجامدان. لەو حاڵەتەدا پەکەوتەکە هەموو توانای خۆی سەرف دەکا بۆ چارەسەر، بەڵام بێ ئەنجام دەبێت و لەوانەیە لە پاشدا بۆ دۆڕاندن و سەرنەکەوتنی بەرێت. دکتۆرە مارگرێتە و پەکەوتنەی مرۆڤ بەدەستیەوە دەناڵێنێت دەیگەڕێنێتەوە بۆ هەستەکانی خەمۆکی و شکستی کە لە کاتی جوودبووندا دەبێتە هۆی بەفیڕۆدانی وزەکەی، و ئەو هەوڵانەی لا دەبێتە تارماییەکی ترسناک و لە برێتی خۆخاوکردنەوە و پشودانی تەواو توش بووە کە هەست بە دڵەڕاوکێ دەکات و دەست دەکات بە چاودێری خۆی و هەوڵدان بۆ ڕاستکردنەوەی چۆنیەتی ئەنجامدانی کارەکە. و لە هەموو ئەو شتانەی بەرەنجامەکە خراپ دەکەن ئەوەستەیە کە مرۆڤ وابزانێت کە پیاوەتی لەدەستداوە. ئەم هەڵوێستە گرانە لەوانەیە هەست بە عار و تاوان و شکستی لا دروست بکات و لەوانەیە وا لە کەسەکە بکە ئیتر بە تەواوی لە پەیوەندی ژن و مێردایەتی دوور بکەوێتەوە. هاوکاری سۆزی ئەوەی ئەو پزیشکە ئەمریکیە بۆی سوود تاقیکردنەوەکانی تاقیگەشت لەختیان لەسەر کردەوە. زۆربەی ئەو مێردانەی ناتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن کێشەکانیان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هاوبەشەکەیان وەڵامیان نادەنەوە یا هاوبەشیەکی مرۆڤانەیان لە پەیوەندی سۆزیدا بۆیان نییە، بەڵکو یەک وشەش کە ژنەکە لە ساتی جوودبووندا لە دەمی بێتە خوارەوە تەنانەت وشەکە پەیوەندیشی بە هیچ شتێک لە لاوازی یا هێزیشەوە نەبێت توانای پیاوەکە بۆ دەسێنانی جوودبوونەکە تێک دەدات. لێرەوە تێدەگەین کە نەزانینی ژنەکە و قسە بریندارەکانی لەوانەیە بێتەوەی تێکچوونە دەرونیەکان کە کاریگەری تونیان لەسەرباری سێکسی پیاو دەبێت و ئەگەر هەوڵەکە دووبارە بووە ئەوە هەستێکی پەکەوتەیی و بێتوانایی ئەو کەسەدا دەگرێ هەر کە ویستی جوود بێت. هەروەها زۆربەی ئەو ژنانێک سێکسی ساردیان هەیە و خراونەتە ژێر چاودێری و شیکاری دەرونیەوە، پزیشکەکان بۆیان دەرکەوتووە کە هۆکاری ساردیەکە دەگەڕێتەوە بۆ پیاوەکە خۆی کە لە ساتی جوودبوونەکەدا هەموو هاوکاریەکی مرۆڤانەی فەرامۆش کردووە، بەڵکو وا سەیری مەسەلەکەی کردووە هەروەک ئەرکێکی سەرشانە و دەبێت بەجێ بهێنێت بۆ ئەوەی پیاوەتی خۆی دەربخا لەسەر حیسابی سۆز و نەرمی و هەستی هاوبەشەکەی واتە ژنەکەی. تێکدانی پەیوەندیەکان ڕەنگە تێکدانی پەیوەندی نێوان ژن و پیاو لەو هۆکارانەی دیکە بن بۆ پەکەوتن، چونکە ئەو پیاوەی کە هەستی قوڵ لە دژایەتی و ناتەبایی لەگەڵ هاوبەشەکەیدا دای دەگرێ، لەوانەیە هەندێک بیانووی نابەجێ دروست بکا بۆ ئەوەی لە جوودبوون دوورکەوێتەوە، لەوانەش خۆ بە نەخۆش دەرخستن. ئەم جۆرە پیاوە پزیشکی بە پەکەوتەی سێکسی داینانێت، بەڵکو وای دادەنێت کە هێشتا لە تەواوی توانای سێکسیدایە. هۆکاری پەروەردە پەروەردە ڕۆڵێکی گرنگ دەبینێ لە دیاریکردنی ئەو خەسڵەتە ڕەفتاریانەی کار لە پەیوەندی هاوسەرەتی دەکەن. لە هەموو ئەو هۆکارە ڕەفتاریانە زیاتر نەزانیە لە بابەتی سێکسی و زانیاری نادروستیایدا کە لە هاوڕێیانەوە دێن و لە پاشدا دەردەکەوێ کە زۆر نەزانترن. پزیشکێکی دەرونی ئەم لایەنەمان بۆ ڕابە دەکات و دەڵێ زۆر جار ئارەزوو بەهۆی کێشە دەرونیە درێژخایەنەکانەوە نامێنێت. من بیرمە کە کچێکی گەن زۆر پەرۆشی دەستگیرانەکەی بوو و زۆریشی خۆش دەویست، بەڵام هەرەوەندەی بوونە هاوسەر ئەوە هەموو ئارەزوویەکی بۆی ون کرد. دەردی دەرونی لەم ژنەدا بریتی بوو لە دەردی خێزانی، چونکە دایکەکەی هەرگیز بە مێشکیدانە داهات کە کچەکەی دەتوانێت ژیانی هاوسەری پیادە بکات، بەڵام پاش و کردنەکەی دڵنیا بوو لەوەی کە دایکی ئەوەی زانی کە هەڵە بووە هەروەک دەردەکەوێ ئەوە بەس بوو بۆ ئەوەی خۆی تێر بکات، چونکە هەمیشە وێنەی دایکی لە ناوجێگەی هاوسەریدا لە خەیاڵیدا چاپ بوو. بەڵام ئەم کارە لای پیاو جیاوازە، چونکە زۆربەی جار ئەم گرێیە لە ئەنجامی سەرنەکەوتنێکەوەیە کە لەوە پێش تووشی هاتووە پەیدا دەبێت. لێرەدا پەروەردە ڕۆڵێکی گرنگ دەگێڕێ، هەروەها ڕۆڵی بیرۆکە هەڵەکانیش لەم بارەیەوە نکۆڵیان لێ ناکرێ. خۆ فەرامۆشکردنی ژن هەندێک لە ژنان پاش تێپەڕبوونی ماوەیەک بە سەرسوکردنیاندا دەست دەکەن بە فەرامۆشکردن و گوێ پێنەدانی خۆیان، کاوەش بە شێوەیەکی خراپ بەسەر ئارەزووی مێردەکانیاندا دەشکێتەوە و هەروە هەندێک پیا و تەنانەت دوای ژنێنانیش بەردەوام دەبن لە هەستەکانیاندا بەوەی جوودبوون کارێکی قێزەون و نەفرەت لێکراوە.
لەگەڵەوەی جوودبوونی ژنومێرد مافێکە لە مافەکانی هەردووکیان و کارێکە خوددا حەڵاڵی کردووە بەڵکو داوای لە موسڵمانان کردووە کە بەرەو پیری هاوسەری بە بێترس و دوودڵی یا بێهەست بە گوناهکردن بچێت. لەوانەشە پیا و نەفرەت لە ژنەکەی بکات و وایلەی دوورکەوێتەوە بەهۆی نەبوونی پاک و خاوێنی دروست لە ژنەکەدا. لێرەوە پێویستە لەسەر ژن ڕاستی ئەم مەسەلەیە و کاریگەریە خراپیەکانی لەسەر تەندروستی و لەسەر مێردەکەی بزانێت. شۆکی سێکسی لەوانەیە پیا و تووشی پەکەوتن بێ بەهۆی شۆکێکی سێکسیەوە کە جێپەنجەی لە دەرونیدا بەجێهێشت بێت. لەوانەیە وەڵامدانەوەیەکی زیرەکانە و خۆشگۆیی بتوانێت پەیوەندی لە نێوان ئەزموونێکی ناخۆش و پەکەوتنەکەدا بدۆزێتەوە لەگەڵەوەی پیاوی پەکەوتە پەیوەندی لە نێوان هەردوو کارەکەدا تێدەگات، بەڵام چارەسەری سەرکەوت و پێویستی بە کاتێکی زۆر هەیە. وەڕسی لە پاش تێپەڕبوونی چەند ساڵێک بەسەر هاوسەریدا هەندێک لە ژنومێردی وا هەست دەکەن کە پەیوەندی هاوسەریان چۆتە ناو ڕژێمێکی ڕۆتین و وەرسیەوە. ئەمەش بێگومان کار دەکاتە سەر پەیوەندی خۆشەویستی نێوان ژنومێردەکە و زۆرتریش لەمە ئەوەیە کە هەردوو هاوسەرەکە کێشەکە لە نێوان خۆیاندا باس ناکەن و هیچیان هەوڵ نادەن گۆڕانکاریەک دروست بکەن بۆ بوژاندنەوەی هەستیان بەرامبەر بە یەکتر. دوای ئەمە چی دەبێت کە ئیتر هیچ پەیوەندێکی سۆزی لە نێوان ژنومێردا نەمێنێت. وردە وردە بایەخدان بە چالاکی سێکسی بەگشتی دەست بە کەمبوونەوە دەکات، کەمبوونەوەی زیاتر دەبێت کاتێک ژنومێر زۆرتر بایەخ بە پەروەردەی مناڵەکانیان دەدەن. گەلێک بیرۆکە بۆ ڕێگرتن لە کێشەی وەرسی خراوەتە ڕوو. لەوانە گۆڕینی پەیوەندی یا وەرگرتنی پشووی کورت بۆ دەربازبوون لە ڕۆتینەکانی ژیانی ڕۆژانە، چونکە زۆربەی پیاوان کاتێک دەگەڕێنەوە بۆ ماڵەوە هەست بە نوێبوونەوە دەکەن و چالاکیان لەگەڵ ژنەکانیاندا زۆرتر دەبێت. سزادان هەندێک پیاو هەیە ئارەزوویەکی بێئاگاییان هەڵگرتووە بۆ سزادانی ژنەکانیان. یەکێک لەو ڕێگایانەش بۆ جێبەجێکردنی ئارەزوەکە دوورکەوتنەوەیە لە جوود بوون. ئەم حاڵەتە لە زۆربەی جاردا پێویستی بە چارەسەری دەرونی هەیە بۆ دەرخستنی پاڵنەرەکانی پیاو، چونکە ئەگەر زۆر بە جددی ئەم کێشەیە چارەسەر نەکرا ئەوە پەیوەندیەکە نامێنێت. ئەو ژنەی کە وەڵامدانەوەی نییە. پیاوە چاوەڕوان دەکا کە ژنەکەی زۆرتر تێکەڵی بێت، بەڵام زۆربەی پیاوان ئەو ڕاستیان پێخۆشە کە ژنەکانیان وەڵامدانەوەیان هەبێ، چونکە شیکاری کلینیکی بۆ هەندێک پیاوی توشبووی پەکەوتن دەری خستووە کە ئەوانە و ژنانیان هێناوە کە دەتوانێت واوەسی ڕەفتاریان بکرێت کە بە تەواوەتی جێی پەسەندی نین. ئەو ژنەی کە وەڵامی مێردەکەی ناداتەوە هۆکارێکی باوی لاوازی سێکسی مێردەکەیەتی و چارەسەریە وەڵامدانەوەیەش تەنها بەوە نابێت کە ئەو واتە ژنەکە وا خۆی بنوێنێ کەوا وەڵامدانەوەی هەیە و پێخۆشحاڵە، بەڵکو بە چارەسەری جددی حاڵەتەکەی دەبێت، چونکە گەروانە بێ ئەوە بە فەرامۆشکردن هەروەها بە خۆپیشاندان بەردی بناغەی کێشەکە دادەنێت. زوڕژاندنی پیاو جۆرێکی ساکاری ساردی سێکسیە. بە زۆری زوڕژاندن لە تەمەنێکی زوودا دەبێت و پیاو زۆر بە جددی بیر لەم بابەتە ناکاتەوە تا سکاڵاکانی ژن دووبارە دەبێتەوە. لەبەرەوەی هەست بە سوتاندنەوە و ئازارێکی زۆر لە ناوچەی سکیدا دەکات، سەرەڕای شەکەتی گشتی لەش. کاتێکی ژن دەست دەکا بە دوورکەوتنەوە لە مێرد یا هێنانەوەی پۆزشت لە ترسی ئەو ناڕەحەتیانەی دووچاریان دەبێ، پیاوەکە تووشی زۆرێک لە شکستی دەبێت بەهۆی سەرنەکەوتنی و ئیتر خۆناغی ساردی سێکسی دەست پێ دەکات. بۆ ئەوەی کێشەکە ببێتە کێشەیەکی دوولایەنە، زوڕژاندن و لاوازی هۆکارەکانی زوڕژاندن هەمویان دەرونین، لەبەرەوەش کە پزیشکی بە جۆرێک لە جۆرەکانی ساردی ساکار دایدەنێت. باوەڕ بەخۆ نەکردن هەستکردنی پیاو بەوەی ژنەکەی نەگەیشتۆتە حاڵەتی تێربوون و بەوەی خۆی چوست و بەتوانانیە لەوانەیە پەرەبسێنێ بێتە حاڵەتی پەکەوتنێکی لاوەکی. ئەمەش لە ئەنجامی دڵەڕاوکەی زۆری پیاوەوە پەیدا دەبێت دەربارەی ڕازیکردنی ژنەکەی. بێگومان کاتێک دەگاتە قۆناغی پەکەوتن لە بەدەستێنانی ئەمەدا گێژاوی بێهیوایی سەرنەکەوتنەکەی دەست پێ دەکا، تێگەیشتنی بە هەڵەی نەزۆکی. تا ئێستا شەندێک لە کۆمەڵەکەماندا بە شێوەیەکی هەڵە و نازانستی وێنەی پیاوەتی و زاوزێ بەیەکەوە گرێ دەدەن. ئەو پیاوەی توانای پیتاندنی ژنەکەی نییە وا هەست دەکا وێنەکەی لە ناو خەڵکدا تێک دەچێت و ئەمەش زۆری تێدایە بۆ ئەوەی بڕوا و ڕێزی بۆ خۆی لەغبێت و لەگەڵ تێپەڕبوونی کات و ڕوونەدانی سفڕیدا و پەستانە دەرونیەکانی بەسەردا کەڵەکە دەبێت و حاڵەتەکەی دەبێتە هۆی پەکەوتنێکی لاوەکی دووەمی. هۆی دی
سەرەڕای ئەم هۆیانە هۆکاری بێئاگای دەرونیش زۆرن کە پەیوەندی بە ڕۆڵی دایک و کەسوکارەوەیە. ئەمە جگە لە هۆکارە دەرونیەکانی دی وەک خۆشەویستی خود، لایمێرد یا ژن و ناکۆکیە خێزانیەکانی دی کە ئێستا یا ماوەیەکی دی دەبنە هۆی ناکۆکی ژن و مێردایەتی. هەروەها نەگونجاندنی سێکسی زۆربەی جار دەبێتە هۆی خراپی لە پەیوەندەکانی سێکسی و زۆر جاریش دەبێتە هۆی خراپی لە پەیوەندەکانی ژن و مێردە. لە ڕاستیدا هەریەک لەم کێشانە چارەسەری لە بەردەستدایە و چەند بتوانێ هۆیانە بە شێوەیەکی ڕاست و ڕەوان چارەسەر بکرێن ئەوەندە چاگونەوەی دەرونی و سێکسی سروشتی بۆ پیاوەکە دەگەڕێتەوە. هۆیە دروستی و ئەندامیەکانی پەککەوتنی سێکسی. ئەگەر هۆیە دەرونیەکان ڕۆڵی هەرەدیا لە ناتوانایی سێکسیدا ببینن، ئەوە هۆکاری ئەندامی و تەندروستیش ڕۆڵێکی پڕبایەخیان هەیە. و ئەگەر شاعیری ئەمریکی واڵت ویتمان وتوویەتی هێز و زیندەیی بێهێزی سێکسی نییە، ئەوە هێز و زیندەیی لە زۆربەی کادا پەیوەندیان بە تەندروستیەوە هەیە. کاتێک پزیشک لەو هۆیە ئەندامیانە دەکۆڵێتەوە کە بوونەتە هۆی پەککەوتنەکە و هیچیان تێدا نادۆزرێتەوە، ئەوسا دەتوانێت ڕووبکاتە لایەنی دەرونی پەککەوتەکە و چارەسەرەکانی و زۆربەی هۆکارە تەندروستیەکانیش چارەسەریان هەیە و بەشێکی زۆر کەمیان بێچارەسەرن. و ئەم کەمەش دەگمەنن وەک پەککەوتەیی فەرمانەکانی نێر کە لە ئەنجامی دەردێکی فسیۆلۆژیەوە بێت هەر لە زگماکیەوە. لە هۆیە ئەندامیەکانی پەککەوتنی پیاوەمانە باز دەکەین: تێکچوونی ڕژێنەکان، تێکچوونی دڵ و خوێنبەرەکان، تێکچوونە دەماریەکان، نەخۆشی شەکرە، ڕووداوەکانی ڕێگاوبان، بەکارهێنانی هەندێک دەرمان، سەرەڕای هەندێک هۆکاری دروستی دی کە لەگەڵ بە ساڵداچوونی پیاودا پەرە دەسێنن. نەخۆشیە ڕژێنەکان. گومان لەوەدا نییە کە زۆربەی نەخۆشی ڕژێنەکان کاریگەریان بە گشتی لەسەرباری سێکسی هەیە، چونکە هۆرمۆنەکان فەرمانی دیاریکراویان لە ناو هەموو لەشدا هەیە. ئەوان واتە هۆرمۆنەکان نامەبەرن بۆ بەجێهێنانی فەرمانێکی دیاریکراوی ورد دەبینین بە شێوەیە کە بۆ ئەنجامدانی هەندێک کاری گرنگ بەهۆی ئاماژەیەکی ژێر مێشکە ڕژێنەوە دەنێرێن. بە شێوەیەکی دیاریکراو دەڵێن کەمی لە دەردانی نێرە هۆرمۆن واتە تێستۆستیرۆن دەبێتە حاڵەتێکی نەخۆشی گشتی. بە مانایەکی دی کەمی لە تەواوی پەیکەری فەرمانیدا لێرەوە تێدەگەین کە هەندێک هۆی ناتواناییەکە نەخۆشیە ڕژێنەکانە وەک کەم ڕژاندنی تێستۆستیرۆن یا زۆرژاندنی هۆرمۆنی پرۆلاکتین لە ژێر مێشکە ڕژێنەوە. نەخۆشی شەکرە. بێگومان لەو نیشانە گرنگانەی کە لە ژمارەیەکی زۆری ئەو پیاوانەی تووشی شەکرە بوون دەردەکەوێت کەم توانای سێکسیانە. پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە چۆن نەخۆشی شەکرە دەبێتەوەی ئەم دەرەنجامە. وەڵامی ئەوە لێرەدا ئەوەیە کە نەخۆشی شەکرە کار دەکاتە سەر لولەکانی خوێن و دەمار پێکەوە و لەگەڵیشیاندا وزەی سێکسی نەخۆشەکە. شۆک یا ڕووشاندن. لەوانەیە پیاو بە بەر ڕووداوەکانی ڕێگاوبان بکەوێت و بێتەوەی پەککەوتنێکی سێکسی کاتی. هەروەها زۆربەی حاڵەتەکانی زیان پێگەیاندن حاڵەتی بێمەبەستن. وەک لەوانەیە پیاو زاندار بێت یا تووشی ڕووشاندن ببێ، لێرەدا حاڵەتی خاوبوونەوە وا لە مرۆڤ دەکات لە زۆربەی ڕووداوەکان دوور بێت. ئازاری جوودبوون. هۆیەکی دیکەی پەککەوتنی کاتی هەیە لە ئەنجامی و ئازارەوە پەیدا دەبێت کە هەندێک پیاو پێش یا لە کاتی جوودبووندا هەستی پێ دەکەن. دەردەکەوێت کە ئەوە ئازارە لای هەندێک پیاو تەنها وەهمێکە گەر هۆکارێکی جەستەیی نەبێت لەری بخات، بەڵام لە هەندێکی دیدا دەردەکەوێت کە هەوکردن تووشی پیاوەکە بووە. یەکێک لە هەرە حاڵەتە بەناوبانگەکانی پەککەوتن کە لە ئەنجامی هۆکاری جەستەییەوە پەیدا دەبێت حاڵەتی پادشای فەڕەنسا لویسی 16 بوو کە فەرمانڕەوای فەڕەنسا لە ساڵی 1774 تا 1792 کرد و ماری ئەنتوانێتی مارە کرد بۆ ماوەی 7 ساڵ لە هاوسەریەکەیاندا پاشا نەیتوانی جوودبوون ئەنجام بدات. لە پاشدا پزیشکەکان دۆزیانەوە کە هۆی پەککەوتنەکە و ئازارەیە کە لە ئەنجامی تەسکی پێستی چووکەوە دروست بووە و لە پاشدا خەتەنەیان کردە و ساتوانی بە سەرکەوتووی جوودبوون ئەنجامدا. پرۆستات. گەلێک لە ئەندامەکانی کۆندامی زاوزێ هەندێک جار پەیوەندیەکی ڕاستەوخۆیان بە پەککەوتنەوە هەیە. لە نێوانە ئەندامانەدا پرۆستات زۆرترین پەیوەندی پێکدەهێنێ. لەگەڵ ئەوەشدا گەلێک پیاو دەبینین کە هەوێکی ساکاری پرۆستاتیان هەیە، بەڵام هۆکاری پەککەوتنەکەیان دەرونیەکی ڕووتە. وە نەخۆشە جەستەییەکان تەنها وەک بیانوویەک بەکاردەهێنن، زۆربەی جار حاڵەتەکە نمونەییە. دکتۆرە پسپۆرەکانی جۆگەکانی میز بەردەوام دەبینن.
گەیشتن بە ئازارەوە. هۆکاری دیکەی پەکەوتن هەیە لەوانە گەیشتن بە ئازارەوە، چونکە هەر کە پیاوەستی بە ئازار کرد لە جوودبوون دوور دەکەوێتەوە، هەروەکەوە منداڵە بچووکەی تووشی هەوی کۆندامی میز هاتووە، کاتێک کە لە بەتاڵکردنەوەی میزەڵدانی دوور دەکەوێتەوە بۆ ئەوەی خۆی لە ئازار دوور بخاتەوە. و ئەم ئازارە بە زۆری لە ئەنجامی هەوکردنی ڕژێنی پرۆستاتەوە پەیدا دەبێت کە لەوانەیە لە هەموو تەمەنێکدا پەیدا بێت و حاڵەتەکەش زۆر بە سەرکەوتووی بە دەرمانە دژە زیندەکان چارەسەر دەکرێت کە لەلایەن پزیشکی پسپۆرەوە دەنووسێن. هەڵاوسان. هەندێک جار پیاوتوشی هەڵاوسانی پرۆستات دەبێت و هەست بە قورسایی دەکات و بۆی دەوێتە حاڵەتی پەکەوتنێکی کاتی. دەتوانێت چارەسەری حاڵەتەکە بە ئاسانی و لە ڕێگای نەشتەرگەریەوە بکرێت و بەهۆیەوە ئەو شلەیی لە تورەکەکەدا کۆبێتەوە دەردەهێرێت. ڕەقبوونی خوێنبەرەکان. هەندێک جار پەکەوتن بەهۆی ڕەقبوونی خوێنبەرەکانەوە دەبێت، چونکە نایەڵن خوێن دەرپەڕێتە ناوناوچەی حەوزەوە و ئەم حاڵەتە بەوەدا دەناسێتەوە کە نەخۆشەکە سکاڵا لەدەست هەستکردن بە ئیلاکی و ئازاری ناوقاچەکانی دەکات. لەوانەیە ئازارەکە لە یەکێک لە قاچەکانیدا یا لە هەردووکیاندا بێت و ئازارەکەش بە زۆری لە ڕان و پێدا کۆ دەبێتەوە. دەتوانێت چارەسەری ئەم حاڵەتە بە گەیاندنی لولەیە خوێن بۆ ئەو ناوچەیە بکرێت کە پاڵانی خوێن بۆ حەوز زیاد دەکات. بەڵام هەندێک جار ڕەقبوونی خوێنبەرەکان کار دەکاتە سەر لولە بچووکانی خوێنیش و ئەم حاڵەتە پێویستی بە چارەسەریەکی ئاڵۆزتر هەیە. هەندێک دەرمان کە تاوانبارن بە لاوازکردنی سێکسی. لەوانە پیاو یا لەوانەشە ژن بە شێوەیەک لە شێوەکان تووشی سستی سێکسی ببن بێ ئەوەی کەسیان هۆکەی بزانن. لە پاشتردا و لەگەڵ تێپەڕبوونی کاتدا بۆ یەکێکیان دەردەکەوێت کە ئەو دەرمانەی لەبەر حاڵەتێکی لاوازی کە تووشی بووە دەیخوات ئەوە هۆکەیە. وا باشترە لێرەدا پەنا بۆ ڕای هەندێک لە پزیشکە خۆئاواییەکان بەرین. ژنە پزیشکی ئەمریکی چارلی زاسمان دەڵێت کاتێک ژنێک یا ژنومێردێک بە مەبەستی دەستکەوتنی یارمەتی بۆ کێشەیەکی سێکسی دێن بۆ لام، یەکەمین شتێک کە دەمەوێت دەربارەیان زانم ئەو دەرمانانەیە کە لە کاتی بوونی کێشە سێکسیەکەدا بەکاریان هێناوە. هەروەها زاسمان دەڵێ پێویستەوە بزانرێت کە زۆرێک لە دەرمان ئارەزووی سێکسیدا دەبەزێنن بە پێچەوانەیەوەی هەر کەسێک چاوەڕێی دەکات. بۆ نمونە دژە هیستامین لەوانەیە بێتە هۆی خەوهاتن و کەمبوونەوەی وردبوونەوە. لەبەرەوە زۆربەی ئەوانەی هەزدارێتیان هەیە و ئەم دەرمانانە بەکاردێنن خۆیان دەبینن ناتوانن بە ئاسانی پەیوەندیەکە ئەنجام بدەن. دەربارەی ئەوەی زاسمان دەڵێ دکتۆر باری کلاید مامۆستای کوێرە ڕژێنەکان لە زانکۆی کۆرنێل لە شاری نیویۆرک دەڵێ لەبەرەوەی دژە هیستامینەکان بە شێوەیەکی نەرێ تێکەڵ بە ئاوێتە کیمیاییەکانی کاری سێکسی ئاسایی دەبن، لەبەرەوە لەوانەیە ئەم دەرمانانە سێکسساردی لە ژندا و پەکەوتن لە پیاودا دروست بکەن. هێورکەرەوەکان کار دەکەنە سەرنامە یا هاندەرە دەماریەکان. ئەوەش لە پاشدا دەبێتە هۆی ئەنجام یا شێوەی ئەو کارلێکانەی دژە هیستامینەکان دەکەن. دەربارەی میکانیزمی کارویستراوەکە هەر لەسەر ئەوە هێورکەرەوەکان کار دەکەن بۆ کەبکردنی هاندەرە سێکسیەکان دووبارە بە شێوەیەکی دی کە بریتیە لە کاریگەری هێورکەرەوەکان بۆ خاوکردنەوەی ماسوولکەکان. دیسانەوە دکتۆر کلاید دەڵێت هەندێک لە هێورکەرەوەکان کاریگەریەکی خراپکەری هەیە کە ئەمەش گران ڕەبوون لە پیاودا زیاد دەکەن. هەروە دەتوانین ئازارشکێنەکان لەو هۆکارانەدا بنین کە دەبنەوەی لاوازی سێکسی یا کێشەی سێکسی دیاری کراوە. دکتۆر کلاید ئاماژە بۆ کەسانە دەکا کە دەرمانە ئازارشکێنەکان پاش نەشتەرگەری یان نەخۆشیەکی دیاریکراو بەکاردەهێنن. دەبینین زۆربەی جار تووشی دابەزینی هاندەرە بایۆلۆژیە بنەڕەتیەکان دەبن. و بەپێی ئەوەی دکتۆری ئەمریکی چارلز واکیز دەڵێ ئەم دەرمانانە ئارەزووی سێکسی کم دەکەن یا دەیکوژێننەوە و هەندێک جاریش دەبنە هۆی پەکەوتن. دەرمانی دیکە لەوانەیە هەمیشە ژن بەو گۆڕانکاریە وردانە نەزانێت کە وەڵامدانەوەیان درێژە دەکێشێ. لە کاتێکدا ئەم گۆڕانکاری و کاریگەریانە لەوانەیە لە پیاودا زۆرتر دیار و ئاشکرا بن. ئەمەش بەسەر ئەو دەرمانانەدا دەگونجێت کە دەبنە هۆی پەکەوتن وەک هەندێک لەو دەرمانانەی کە بۆ چارەسەری بەرزەپەستانی خوێن بەکاردێن یا بۆ برین، قورحە یا خەمۆکی. لێرەدا پزیشکی نیویۆرکی دۆگلاس وایت هید سپۆر لە نەخۆشەکانی کۆندامی میزدا دەڵێ من زیاتر لە 200 دەرمان دەزانم کە دەبنە هۆی پەکخستنی فەرمانە سێکسیەکانی پیاو و هەر بەو شێوەیە ڕەنگە زۆر جار گۆڕینی دەرمانێک بێتە هۆی لاچوونی پەکەوتنەکە.
لەبەرەوە پێویستە پیاو لە ئەنجامی بەکارهێنانی دەرمانەوە دووچاری هەر کێشەیەک بوو پزیشکەکەی ئاگادار بکاتەوە. دکتۆرە زایسمان ئەو کەسانە ئامۆژگاری دەکات کە دەرمانێک بە بەردەوامی بەکاردەهێنن ئەو کاریگەریە چاوەڕوانکراوانە لەسەر ئاستی ئارەزووی سێکسی لەگەڵ پزیشکەکەیاندا باس بکەن. چارەسەری داواکراو چییە؟ پێش دانانی نەخشەیەک بۆ چارەسەرێکی تەواوی پەکەوتنی سێکسی وا باشترە ئاماژە بەوە بدەین کە نوێنی چارەسەر پێویستە لەسەر ئەو هۆیانە کۆ بێتەوە کە کێشەکەیان دروست کردووە، نەک چارەسەری ڕووکاری دەرەوە. لەبەرەوە زۆربەی حاڵەتەکانی پەکەوتن لە توانادا هەیە چاک بکرێنەوە تەنها لە حاڵەتە زۆر دەگمەنەکاندا نەبێ. لە بەرامبەریشدا لە توانادانیە پیاوێکی پەکەوتە چاک بکرێتەوە ئەگەر ئەو پیاوە پەکەوتنەکەی خۆی قبوڵ بکات و قورسی گرێو و بیرروڕای بەهەستکردن بە تاوان لەسەر خۆی سووکە لەگەڵەوەیە بیرروڕایە چ سزا و نەخۆشیەکی بۆ دەهێنێت. بێگومان پزیشک بڕیاردەدا کە ئەو کەسە نەخۆشی و دەردی نییە. بەمەرجێک پێش ئەم بڕیاردانە کەسەکە خرابێتە بەر لێنۆڕینی تاقیگەیەوە و لە حاڵەتی تاکیدکردنی ئەوەی کە تەندروستی باشە ئەوسا چارەسەری دەرونی بۆ دەکرێت. ئەمەش بۆ نمونە سەرنەکەوتنی چارەسەری پەکەوتەکە بە ئەندرۆجین وەک تێستۆستیرۆن بەبێ هەوڵدان بۆ دەرخستنی هۆکارە دەرونی و ئەندامیە تایبەتیەکان بۆ هەر حاڵەتێکی پەکەوتنەکە و چارەسەری هەر هۆکارێک لەسەر ڕۆشنایی دۆزینەوەکەی. هەرچۆنێک بێ ئەگەر نەخۆش زۆر بە ئەمانەتەوە باری خۆی بۆ پزیشکەکە یا بۆ پسپۆرەشی کارەکە باس نەکرد ئەوە هەڵەیەک لە دیاریکردنی حاڵەتەکەیدا ڕوو دەدات و چارەسەری کێشەکەی بەجەستەیی دەکرێت لە کاتێکدا بنچینەی کێشەکەی دەرونیە یان بە پێچەوانەوە هەڵەکەش لە هەموو حاڵەتێکدا کات و پارە و دەماری بە فیڕۆ دەبات. چارەسەری پەکەوتنی سێکسی لە ڕابردوودا بەند بوو بە جۆرێک لە جۆرەکانی دەروشی کاریەوە، بەڵام ئەمە تەنها بەس نییە. لەم دوایەدا توانراوە لە پرۆگرامی چارەسەرەکەدا پزیشکی دیکە بەشدار بن وەک پسپۆڕانی میزەڕۆ، نەخۆشیە هەناویەکان و نەخۆشیەکانی ژن. هەروەها پسپۆڕان لە کاروبارەکانی سێکسدا و هەمویان وەک تیمێک کار دەکەن لە بەجێهێنانێکی کورتخایەندا بۆ ڕێبازەکانی چارەسەری ڕەفتاری کە بە شێوەیەکی بنەڕەتی ئەنجامی کارەکانی پسپۆڕان و ویلیام ماستەرز و ڤێرجینیا جۆنسۆنی ئەمریکی تیادا بەکار دەهێنن. چارەسەری هۆکارە دەرونیەکان دەزانرێت کە نەخۆشەکە هیچ هۆکارێکی تەندروستی یا ئەندامی نییە. دەست دەکرێت بە چارەسەری دەرونی بەو ڕێگا ساکار و چالاکانەی کە سایکۆلۆژی نوێ جێبەجێیان دەکات و سەرکەوتن لە حاڵەتەکانی پەکەوتنە یەکەمی و دووەمیەکاندا بەدەستدەهێنن. چونکە پزیشکی نوێ ئاماژە بەوە دەکات کە چارەسەری هۆکانی پەکەوتنی دەرونی پێویستە بەند بێت لەسەر بیرۆکەی سەرەکەی و وا مامەڵە لەگەڵ نەخۆشدا بکرێ هەروەک بەشێکی تەواو لە یەکەی هاوسەری و چارەسەرەکەش هەر بۆ ئەو یەکەیە ئاڕاستە دەکرێت. واتە هەردوو هاوسەرەکە پەیوەندیەکەی ڕاستەوخۆ و تەواویان بە چارەسەرکردنەکەەوە هەیە و ئەوە نییە کە پێی دەڵێن یەک نەخۆش یا نەخۆشی تاک، بەڵکو هەردوو هاوسەرەکە پێویستە چارەسەر بکرێن لە ڕێگای ڕێنماییەوە. جەخت لە تێگەیاندنی هەردوو هاوسەرەکە دەکرێتەوە کە جوودبوون کارێکی هاوبەشە لە نێوان هەردووکیاندا و پێویستە هەست و سۆزی لاکەیدی تیادا ڕەچاو بکرێت. لێرەدا کاروبارەکان ڕێگەی ڕاست وەرناگرن بێ هاوکاری و یارمەتی هەردوو لاو بەندە بە ئارەزووی هاوسەریەوە. لەبەرەوە پەیوەندی هاوسەریەکە دەبێت چارەسەر بکرێت و ئەم چارەسەرە هەوڵدەدا بۆ ئەوەی پیاو لە دڵڕاوکێ و ترسەکانی لەسەر نەکەوتن ڕزگاری بێت. هەروەها ئەو ڕێگایی ماسترۆ و جۆنسن لەسەر کۆمەڵێک کۆی دیکە بەندن کە بریتین لە پێویستە نەخۆش بە تەواوی فسیۆلۆژی ئاسایی بزانێت کە ئەوەش یارمەتی نەخۆشەکە دەدا بۆ ئەوی لە بیرۆکە و ئەندێشە و گرێکانی ڕزگاری بێت. جەخت لەسەر ئەو بنەڕەتە بکرێتەوە کە جوودبوونی هاوسەری کارێکی سروشتی پێویستە بۆ ژیانی هەردوو هاوسەرەکە و کارێکی بەجێ کە ئاین حەڵاڵی کردووە و پێویست بە گرێی ترس و شەرم یا تاوان ناکە. کرانەوەی مێرد بەسەر ژنەکەیدا بە شێوەیە کەوایان لێبێ یەکتری بە شێوەیەکی تەواو بناسن و بە ئەندازەی وەی هاوسەرەکە دەیبەخشیە وەریشی دەگرێت. نەهێشتنی ترس لە پەیوەندی هاوسەری گەورەترین ڕێگرەکانی جوودبوون پێک دەهێنێت. ڕۆڵی پزیشک پێویستە لەسەر پزیشکی چارەساز یارمەتی نەخۆشەکە بدا بۆ ئەوەی ترسی نەمێنێت تا نەخۆشەکە ڕۆڵێکی چالاک بەرامبەر بە ژنەکەی وەرگرێت و هەموو سەرنەکەوتەکانی پێشووی لەبیر بچێتەوە.
و حەز و خۆشەویستی و ویستنی بۆ ژنەکەی بسەلمێنێت. هەروەها لەسەر پزیشکە کە بەردەوامەوەیان بیر بخاتەوە کە ڕۆڵی ئەو دەرکردنی حکم نییە بەسەریاندا، بەڵکو تەنها پێشکەشکردنی ڕێنمایی و ئامۆژگاری و یارمەتیدانە. پێویستە لەسەر یەکێک لە دوو هاوسەرەکە نەکاتەوە یان بەرپرسێتی نەخاتە سەر یەکێکیان، چونکە هەر ئاماژەیە بۆ حکومدان بەسەر یەکێکیاندا کە هۆی کێشەکەیە یا هۆکاری پەکەوتەکەی و هەردوو هاوسەرەکە بڕوایان بە خۆیان و بە پزیشکەکە و بە ژیانی هاوسەریان نامێنێت. ئەم بڕوایەش توخمێکی بنەڕەتی چالاکە بۆ سەرکەوتنی چارەسەرکردنەکە. بێگومان پزیشک یارمەتی دەستنیشانکردنی هۆیە دەرونیەکە و دەرخستنی کێشەکە و دیاریکردنی دەدات کە لەوانەیە هۆیەکە لە بەرەنجامی کێشەیەکەوە بێت کە پەیوەندی بە منداڵی یا پەروەردەیەوە بێت، یا لەوانەیە لە ئەنجامی دڵەڕاوکێکی پیشەیی یا ئابووری یا سۆزداریەوە ببێت. هەروەها هۆیەکانی ئاڕاستەکردن لەلایەن کەسوکارەوە ڕۆڵیانەیە، هەروەها جۆری پێکەوەژیان لە نێوان هەردوو هاوسەرەکەدا و ڕێژەی دڵنیایی هەردوولا. سەرەڕای ئەمانە ئاسی ڕۆشنبیری لە نێوان هەردوو هاوسەرەکەدا ڕۆڵێکی گرنگ دەبینێت، چونکە هەرچەندە ئاسی ڕۆشنبیری بەرز بێت ئەوەندە بەرپرسیارەتیەکە ئاسانتر دەبێت. چارەسەری دروستی ئەو پەکەوتنەی لە ئەنجامی هۆیە ئەندامیەکانەوەیە هەر بەو ئاڕاستەیەدا دەڕوات. لە حاڵەتێکدا ئەگەر هۆیەکە تێکچوونێکی هۆرمۆنی بووەوە دەتوانرێت چارەسەرەکە لە ڕێگای پێدانی چەند هۆرمۆنێکی دیاریکراوە بێت. هەروەها نەخۆشیەکانی لولەکانی خوێن و میزەڕۆ و نەخۆشیەکانی ڕژێنەکان و خوێن و دەمار بە دەرمانی تایبەتی دەبێت. بۆ هەریەکەیان هەروەها دەتوانرێت چارەسەری ئەو میکرۆب و خۆرانەش بکرێت کە لە جەستەدا دەدۆزرێنەوە. لە حاڵەتی نەخۆشی شەکرەدا پێویستەوە باس بکەین کە نیشانەکانی پەکەوتنی سێکسی دووەمی لەوانەیە لە پێش هەموو دەرکەوتەکانی دیکەی ئەم نەخۆشیانەوە بێت. هەروەها ناتوانرێت چارەسەری پەکەوتەکە بکرێت تەنانەت پاش چارەسەری نەخۆشی شەکرەکە، تا ئەو کاتەی ترسەکانی چالاکی سێکسی نەخۆشەکە بە تەواوی دەڕۆن و باوەڕی بە توانە و هێزی خۆی بەرز دەبێتەوە. ئەوەی جێی داخەوەیە کە لە زۆر حاڵەتی نەخۆشی شەکرەدا و لە نەخۆشەکانی خوێنبەرەکان و گەلێک لەو حاڵەتانەی لە دوای نەشتەرگەری پەیدا دەبن چارەسەرێکی گونجاو نین بۆ گەڕاندنەوەی توانای سێکسی. چاکترین ڕێگا لەم حاڵەتەدا بریتیە لە ڕێگەی بیرمانی نەشتەرگەری کە بریتیە لە داخڵکردنی لولەیەکی پلاستیک لەژێر پێزدا. بەکارهێنانی دەرمان. بەکارهێنانی دەرمان لە حاڵەتەکانی پەکەوتندا تا ئێستا شوێنی ناکۆکیە، چونکە لەگەلێک لە راپۆرتە پزیشکیەکانەوە دەرکەوتووە کە بەکارهێنانی هۆرمۆن و پاڵفتەی ڕژێنی ملەقۆرتە واتە دەرەقی ڕەنگە یارمەتی چاگونەوەی پەکەوتنی سێکسی بدەن لە پەکەوتنەکەی. بەڵام هەندێک پزیشک وای دەبینن کە بەکارهێنانی دەرمانی ئوروژێنەر لەوانەیە ماکی ترسناک دروست بکەن. هۆرمۆنی تێستۆستیرۆن. پاشەوەی دەزانرێت کە جگەر نەخۆشی نییە و پرۆستات شێرپەنجەی تێدانیە، پزیشکان هۆرمۆنی تێستۆستیرۆن بۆ نەخۆشەکە دەنووسن بە شێوەی دەرزی یا قوم لە ڕێگەی دەمەوە. تێستۆستیرۆن سوود بەو جۆرە نەخۆشانە دەگەێنێ کە ئاستی و هۆرمۆنە تیایەندا لە ئاستی بایۆلۆژی لاوازتر دەبێت و ئەم لاوازیەش گەلێک نیشانەی کلینیکی هەیە، وەک لەوانە دەرکەوتنی هیلاکی و شەکەتی و ماندووبوون و بێهێزی پاش نواندنی هەر ئەرکێک. بەڵام بەکارهێنانی تێستۆستیرۆن ئاگاداری زۆری دەوێت کە زۆربەیان پەیوەندیان بە جگەر و پرۆستاتەوە هەیە. لەبەرەوە پێویستە ئەو نەخۆشانەی دەیانوێت بە تێستۆستیرۆن چارەسەر بکرێن پێش چارەسەرەکە لێنۆڕینی تەواویان بۆ بکرێ. بەردەوامیش لەو لێنۆڕینە دووبارە بکرێتەوە لە کاتی چارەسەرەکەدا. دەتوانێت دەستنیشانی ئاستی تێستۆستیرۆن لە پیاودا بکرێت لە ڕێگای لێنۆڕینێکی خوێنەوە. ئەمەش دەکرێت پێشەوەی نەخۆشەکە دەرمانە هۆرمۆنیەکە بەکاربهێنێ، هەرچۆنێک بێت وا باشە کە نەخۆشەکە پێش دەستکردن بە چارەسەر ڕەزامەندی پزیشکەکەی وەربگرێت. خەواندنی موگناتیسی. زۆرێکی دیکەیە لەو چارەسەرانەی ئێستا بۆ دەرخستنی پیلە بازیەکانی تا ئاگایی شاراوە لە بابەتی سێکسدا بەکاردێت. ئەوانەی بوونەتە هۆکاری پەکەوتنەکە و بە زۆری شەو چارەسەرە ئەو گرێ سێکسیانە دەردەخا کە لە منداڵیەوە ڕەنگیان داکوتاوە. هەروەها بوارەکانی دڵەڕاوکێی نەخۆشەکە و هۆی هەستە نێگاکانی و چی دەتوانێت لە ڕێبازێکی سەرکەوتوودا پێشکەشی بکە.
هەروەها گەلێک پێشنیازی بە کەڵک پێشکەش بە نەخۆشەکە دەکرێت بۆ پتەوبوونی کەسێتی تاک و سەربەخۆی، ئەوەش بۆ چاکردنەوەی بەهای خودی خۆی. چارەسەری زوو گەیشتن. پێویستە وا بڕوارێتە گەیشتنی خێرا لای مێردە تەمەنکەمەکان بە شێوەیە کە جیاواز بێ لەو پیاوانەی تەمەنیان گەورەترە. بەڵام جێی داخە کاتێک لاوێک دڵە ڕاوکێکەی خۆی بۆ پزیشک دەدەخا، هەندێک جار وەڵامی پزیشکەکە ئەوەیە کە دەڵێن دڵە ڕاوک مەبە. ئەم کێشەیە لەگەڵ چوون بە تەمەندا نامێنێت. لە بریتی ئەمە مێردیلا و چاوەڕێی دڵارامیەکی زۆر کردداری دیکە دەکات، چونکە پێویستە پزیشک و نەخۆش بە ئاشکرایی مناقەشەی چاوە ڕێکانی نەخۆشەکە و کێشەکەی ئێستا تاقیکردنەوەی گەلێک لە هەو چارەسەرەکان کراون بۆ پێشخستنی کردداری زاڵبوون بە سەرگەیشتندا، واتە زوو ڕژاندن. لە کاتێکدا هەندێک لە مێردان هەتوان مەڵحەم بەکاردێنن، پستۆران و ماسترز و جۆنسن ئاماژە بە ڕێگایەک دەدەن کە لە 100% سەرکەوتنی بەدەستێناوە و ئەم ڕێگایەش بەندە بە شێوازی جوودبوونەوە کە تیایدا پیاو بتوانێ بەسەر توانایدا زاڵ بێت. تاقیکردنەوەکە دەریخستووە کە پیا و ژن هەست بە بڕوایەکی گەورەتر دەکەن لە بەکارهێنانی ئەم شێوازەدا و ئەگەر لەلایەن پزیشک یا پسپۆرەوە بۆیان باسکرا. چارەسەری نەشتەرگەری. تۆژینەوەکانی ئەم دواییە لەسەر کارە نەشتەرگەریەکان بۆ حاڵەتەکانی پەکەوتن کران گران وەستاونەتەوە و ڕێگاکەش تازەترین تەکنیکی تێدا بەکار هاتووە. سەرەتای ئەم کردارانە بە کڕکڕاگەیەک دەست پێ دەکا کە لە پەراسووی نەخۆشەکەوە لێ دەکرێتەوە و لە ناوچووکی نەخۆشەکەدا دەچێڕێت. بەڵام بەوەی پێشکەوتنی تەکنیکی نوێ ئێستا مادەی دیکەی دروستکرا بەکاردەهێنرێت وەک سلیکۆن. بەڵام هیچ نەشتەرگەریەک نییە ئەگەری ڕوودانی ئاڵۆزکاری شاراوەی تێدا نەبێت و چاندنی ئەم مادەیەش لەم یاسایە بەدەر نییە، چونکە هەر شێوازێک چاکە و خراپەی خۆی هەیە. هەروەها کێشەی هاوبەشی لە نێوانیاندا هەیە. لەو کێشە هاوبەشانە ئەگەری ڕوودانی هەوکردن کە نەشتەرگەرەکە ناچار دەکات دەستگاکەی لێ بکاتەوە. بەڵام دەتوانرێت پاش چاکبوونەوەی هەوکردنەکە سەر لە نوێ دابنرێتەوە و هەروەها نەچەسپاندنی تەواوی مادەکە ڕەنگە هەندێک کێشە بۆ پیا و یاژنەکە دروست بکات. هەرچۆنێک بێ کۆمپانیایی دەستگا پزیشکی ئەمریکیەکان لە 1970دا دەستی کرد بە کۆکردنەوەی زانیاری ئاماری لە 17 پزیشک لە وڵاتە یەکگرتووەکان کە سەرپەرشتی چاندنی 745 نەشتەرگەری ئەم دەستگایەیان کردبوو. هۆکاری پەکەوتن لەو نەخۆشانەدا پێش نەشتەرگەریەکە دەگەڕانەوە بۆ ئەم هۆیانەی خوارەوە. شەکرە، نەخۆشیەکانی لوولە خوێنەکان، هۆ ئەندامیە نادیارەکان، بەرکەوتنی دڵکەپەتک، شۆکی حەوزی، لابردنی پرۆستات، هۆکاری دەرونی، نەشتەرگەری بنەڕەتی و هۆی دی. هەروەها توێژینەوەکە نەخۆشەکانی لە 20 ساڵیەوە تا تەمەنی 80 ساڵی کۆکردەوە و ڕێژەی سەرکەوتنی گشتی لە 93 لەدەیا بوو. دەربارەی ئەو پیاوەی بۆ نەشتەرگەری شیاوە بەندە بەبوونی هەندێک مەرج و خەسڵەتەوە. لە سەرووی هەموویانەوە ئەوەیە کە پاڵنەرێکی سێکسی سروشتی و تەواوی هەبێت و تەندروستی جەستەیی و دەرونی باش بێت و حاڵەتی پەکەوتنەکەی لە توانادا نەبێت بە هیچ ڕێگەیەکی دی چارەسەر بکرێت. ئێستا مەیلێکی زیاتر هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشی پەکەوتنی دەرونی کە بە یەکێک لە ڕێگا نەشتەرگەریەکان چارەسەر بکرێن. ئەگەر هەڵسەنگاندنی نەخۆشەکە بە باشی بکرێت و لەگەڵ ڕێنماییکردنیشدا هێشتا لە کارە سێکسیەکەدا سەرکەوتوو نەبوون، ئەوە هەندێک لە شارەزایان ناڕەزا نابن بە چارەسەرکردنیان لە ڕێگەی نەشتەرگەریەوە. بەڵام پێویستە لە پێشدا نەخۆشەکان بە وردی جیا بکرێنەوە بۆ ئەوەی ئەوانە لا ببرێن کە نەخۆشیە دەرونیە ترسناکەکانیان هەیە. لەگەڵ ئەمەشدا و پیاوانەی کە تووشی پەکەوتنی کاتی بوون، وەکەوەی کە لە ئەنجامی دڵڕاوکیەکی توند یا خەمۆکیەوە پەیدا دەبێ، پێویستاوانەش لا ببرێن. هەروەها پێویستاوانەش لا ببرێن کە دەتوانن 3 کەس لەگەڵ ژنی یەکەمیاندا بکەن، بەڵام ناتوانن لەگەڵ ژنی دووەمیاندا بیکەن. هەندێک جار لەوانەیە پەکەوتن حاڵەتێکی گران بێت بۆ پیاوان لە هەموو جۆرە تەمەنێکدا. لە ناویشیاندا و پیاوانەی چوونەتە ساڵەوە، چونکە لە ناو ئەو نامانەی گەیشتووەتە دەست نەشتەرگەری گەورە، دکتۆر سکۆت و ئارەزووی نەخۆشەکانیان تایە بۆ ئەوەی چاندنی نەشتەرگەریان بۆ بکرێ ئەم نامەیەی خوارەوە بوو. خۆشەویستم دکتۆر سکۆت،
بە هیواوم بتوانیت یارمەتیم بدەیت. من لە تەمەنی 92 ساڵیدام. لەم دواییەدا بۆ جاری دووەم ژنم هێناوە لە کاتێکدا ژنەکەم تەمەنی 89 ساڵە و تا ئێستاش هەرکچە و پێم دەڵێ زۆر بایەخ بە سێکس نادات. بەڵام من بە تەواوەتی دەزانم ڕاست ناکات و تەنها بۆ ڕاگرتنی هەستی منە. ڕۆڵی چالاکی ژن. لە کاتێکدا پیاوە هەز دەکات پەکەوتن موسیبەتێکە و بۆی داباریوە هەندێک خەمی ژن فەرامۆش دەکات کە لە بەرئەنجامەکەیدا ژیانی هاوسەری پتەوی دەخاتە مەترسیەوە. چونکە ئەو ژنەی ڕاستی دابەزینی مێردەکەی تێناگا پەشۆکا و سەرسوڕماو دەبێت و لەوانەیە تووشی شکستی و هەست بە گوناه و تووڕەیی بکات. دووریش نییە تووشی هەست بەکەمی بێت و لەو بڕوایەدایە کە ئەو هۆی بێتوانایی مێردەکەیەتی و لەوانەشە هەستەکانی گوناه تیایدا بگۆڕێت بۆ تووڕەی. لەبەرەوەی ژن دەزانێت کە مافی خۆیەتی هاوبەشێکی تەواو بێت. ئایا ئەم واتە پیاو هەوڵ دەدا سزای بدات؟ ئایا پێی دەڵێ ئیتر وا نەماوە لە ژیانیدا بایەخی پێبدات؟ و لەبەرەوەی پەکەوتن سێبەری گرانی دەخاتە سەر هەر یەک لە ژن و مێرد، بۆیە پێویستە پرۆگرامی چارەسەرەکە دووبارە ژنیش بگرێتەوە. یەکێک لە پزیشکە دەروونناسەکان چیرۆکی یەکێک لە کەسە دوودڵەکان دەگێڕێتەوە کە هاتووە بۆ لێ نۆڕگەکەی. کەلاوێکی لەش ساغ بووە بەڵام ئارەزووی لاواز بووە و پاشان لێ نۆڕینێکی تاقیگەیی و دەرونی پزیشکە چارەسازەکە توانیوێتی هۆیەکە بدۆزێتەوە. لە پاشەوەی پەیوەندی لەگەڵ ژنەکەیدا بەهێز بووە و حاڵەتی ئەو لاوە باش بووە. ژن پێویستی بەوەیە بزانێت کە مێردەکەی بوونەوەرێکە قورسایی و ناڕەحەتی دڵڕاوکەی خۆی هەیە و نەزانینی ژن لە زۆربەی جاردا هۆی کێشەی سێکسی مێردە. لێرەدا گرنگترین شتێک کە ژن دەتوانێت بەشداری تێدا بکە ئەوەیە کە لە هەست و نەستی مێردەکەی تێبگا و پێویستە هەموو شتێکی زۆر بە ئاشکرایی لەگەڵدا باس بکە بۆ ئەوەی دڵڕاوکی کەم بکاتەوە و پیاوەتی و بڕوای بەخۆی بەهێز بکات. ڕەنگە تێبینیەکی جوانی ساکار دڵ ئارامکەرەوەیەکی زۆر بێت بۆی. لە کاتێکدا پەرچەکردارێکی نەگەتیڤی دەبێتە هۆی ئاڵۆزکردنی ئەم مەسەلەیە. واگەر پیاو ویستی یا قایل بوو بە داواکردنی یارمەتی پزیشکی پسپۆر لەسەر ژن پێویستە هانی بدات. هەرچی ئەو ژنەشە کەوا هەز دەکا مێردەکەی وەڕسی بۆ پەیوەندی ژن و مێردی دروست کردووە لەسەریەتی هەوڵی گۆڕانکاری لە شێوازی ژیان و شێوازی پەیوەندیەکانیاندا بدات و زۆر ڕێگاشەیە بۆ ئەمە بە تایبەتی لەبەرەوەی پەیوەندیان سروشتیە و پێچەوانەی ئەوە نییە کە شەرع و ئاین دایناون. لەلایەکی ترەوە هەندێک ژن وا دەزانن کە پەکەوتنی سێکسی پیاو بەهۆی ئەوەیە کە سەرنجڕاکێشانی مێردەکەی نەماوە. بەڵام ئەم هەستەی ژن ڕاست نییە. لەبەرەوە هەموو پەستانە دەرونیانەی کە هەندێک جار دەکەونە سەر پیاو لێرەوە پێویستە ژن کارەکە وەک ڕاستیەکەی چۆنە ئاواتێ بگات و ئەوە بزانێت کە مێردەکەی پێویستی بە پشگیری و دەرونی و چاودێری هەیە. چونکە ئەو مێردەی دڵی پڕ نەبێ لە سۆز و خۆشەویستی بۆ ژنەکەی ناتوانێت بە ئاسانی جوودبوون ئەنجامدا. بۆیە بوونی ژنێکی تێگەیشتووی خۆشەویست بڕوای مێردەکە بەخۆی بۆ دەگێڕێتەوە لە کاتێکدا بوونی ژنێکی گاڵتەجار یان نەفرەتی لەوانەیە بێتەوەی پەکەوتن و لاوازی. هەروەها لەسەر ژن و مێرد پێویستە هەوڵ بدەن بۆ دۆزینەوەی کەشێکی پڕ لە یەکتری ویستن و خۆشەویستی و بڕوای هەمیشەیی لە نێوانیاندا. کورتە لە پاش مناقشەکردنی ئەو هەنگاوانەی کە لە توانایاندا چارەسەری پەکەوتنی سێکسی بکەن گرنگەوەیە جەخت لەسەرم خاڵانە بکەینەوە. یەکەم، پێویستە نەخۆش لەوە دوور بکەوێتەوە کە حاڵەتەکەی بێهیوایە بە تایبەتی لەبەر بوونی ژمارەیەکی زۆر لە پرۆگرامی چارەسەری دەرونی سەرکەوتوو و تەنانەت لەو حاڵەتانەشدا کە هۆکارە جەستەییەکان بەرپرسن و حاڵەتەکە لە چارەسەری دەرونی گرانتر دەبێت، ئەو کاتەش دەتوانێت پەنام بدرێتە بەرنەشتەرگەری. دووەم، وا باشە نەخۆش هەرگیز ئەو دەرمانانە بەکارنێنێ کە بێ پسوڵەی پزیشک دەفرۆشرێن و تەنها لەبەرەوەی ناوبانگ و پروپاگەندەیەکی بازرگانیان هەیە، چونکە زۆربەی ئەو دەرمانانە یان بێسوودن یان مەترسیەکی شاراوەیان تێدایە. بە کورتیەکی زۆر تا ئێستا هیچ دەرمانێک نییە کە بە زانستی سەڵمێراو بێ یارمەتی پیاودا لە حاڵەتەکەیدا، جگە لە هۆرمۆن لە حاڵەتە دەگمەکانی کەمی یان نەبوونی هۆرمۆنی لە جەستەدا، و جگە لەمە هەموو دەرمانەکان بە فیڕۆدانی کات و پارەیە و سەرڕای ئەو مەترسیە نادیارانەی لە بەکارهێنانی زۆربەیاندا هەیە. ڕۆڵی خۆراک لە بەهێزکردنی وزەدا.
ئەگەر زانای دەروونزانی چارەسەری خۆی هەبێت و پزیشک ڕۆڵی خۆی، ئایا ڕای شارەزای خۆراک دەربارەی ڕۆڵی خۆراک لە بەهێزکردنی وزەدا چییە؟ لە ڕاستیدا زۆرێک لە خۆراک تا ئێستا لەسەر ئاستی میلی وەسف دەکرێن بۆ بەهێزکردنی وزە، بەڵام زۆربەی پزیشکان وای دەبینن کە هیچ یەکێک لەو بانگەشانە لە ڕووی زانستیەوە ڕاست نین و یەکێک لە پزیشکان ئەم لایەنەمان بۆ ڕوون دەکاتەوە و دەڵێت ڕەنگە بەستنەوەی باری دەرونی و چاوەڕوانەکانی پێشوو بەم خۆراکانەوە ڕۆڵێکیان لەم بوارەدادی بێ و بیرمە یەکێک لە نەخۆشەکانم سوێندی بۆ خواردم کە وزە سێکسی چاوەڕێی دەکرد بە خواردنی سۆسەج دەستی کەوت لە کاتێکدا هیچ پەیوەندیەک لە نێوان ئەم جۆری خۆراکە و بەهێزکردنی توانای سێکسی جەستەییدا نییە. لە بەرامبەریشدا شارەزایانی خۆراک وای دەبینن کە هەندێک لە کێشەکانی پەککەوتن ڕەنگێکی فسیۆلۆژیان هەیە، لەمەش زیاتر هەندێک لە کێشە سۆزداریەکان دەگەڕێنەوە بۆ کەمی خۆراکی کە دەبێتە هۆی کەمکردنی دەماغ و کۆندامی دەمان لە کارکردندا بە شێوەیەکی پێویست. زانای خۆراکزانی بەناوبانگ کایلۆرد هاوزر دەڵێت پەیوەندی خۆراک بە وزەوە لەو کاتەوە دەستی پێکرد کە یەکەمین مووی سپی لە ڕیشی ئادەمدا دەرکەوت و لە کتێبەکەیدا گەنجینەی نهێنیەکانی گایلۆرۆ هاوزر کە تیایدا باس لە پەیوەندی خۆراک بە بەهێزکردنی وزەوە دەکات و دەڵێت کتێبە گریکی و ڕۆمانەکان پڕن لە هاوکێشە و وەسفی سەیرسەیری چارەسەری لاوازی هێسی سێکسی، تەنانەت هەندێک لە مۆسانە لە پێشدا پڕ بوون لە ژەهری ترسناک و شاعیری ڕۆمانی لۆڤریتس بە یەکێک لەم شەربەتانە مرد. سەیرەکە لەوەدایە کە گەلێک لەم وەسفە کۆنانە لە پێشدا و خۆراکانیان تێدا بوو کە بڕی خۆراکیان بەرزە وەک هێلکە، ماسی و گەلێکی دی. لەو مادانەی پڕن لە ڤیتامین و خوێیەکان و ئەم خۆراکانە جگەری ڕەشیشی گرتبووەوە کە بە سەرچاوەیەکی دەوڵەمەند یاسن و ڤیتامینەکانی کۆمەڵی بیە. هەروەها پێکاتبوون لە گۆشتی پەرەندەکان کە ئێستا دەزانینە و گۆشتانە لە گۆشتی باڵندە ماڵیەکان لەبارەی ڤیتامینەکان و بەرزترن و ڕێژەی چەوریشیان کەمترە. لە سەوزەکانیشدا کە ئامۆژگاری بەکارهێنانیان دەکرا کە لەرم بوو کە بە سەرچاوەیەکی باشی ڤیتامینەکانی کۆمەڵی سی و بی دادەنرێت و هەروەها فاسۆلیا کە پڕە لە پرۆتینی ڕۆکی و لەسەری لیستی پێشینەکان دەربارەی خۆراکەکانی وزە هەنگوێن بوو کە ئێستا بە باشترین سەرچاوەی جۆرەکانی شەکری سروشتی دادەنرێت. هەروەها ئەم زانا خۆراکزانە دووبارە دەڵێ ئێستا وەرن با پێکەوە ڕەچەتەیەک بخوێنینەوە کە تەمەنی دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ لەمەوبەر و تایبەتە بە بەهێزکردنی کۆندامی زاوزێ و وزەی سێکسی. هەنگوێنی دەشتودەر، زەنجەفیل، سرکە، سیری دەشتی، دارچینی، گوێز یا گوێزە بۆن خۆشە، تۆوی دەشتەکی، بیبەر و هەموو ئەو ئاڵەتانەی کە گەرمی دروست دەکەن. ئیمڕۆ ئێمە بەم جۆرە ڕەچەتانە پێدەکەنین، بەڵام ئایا دەزانن لە ناو ئەم لیستەدا هەندێک خۆراکی تێدایە تەندروستی دەدات بە مرۆڤ؟ بۆ نمونە دەربارەی بەهارات ئێستا دەزانین هانی گەدە دەدا بۆ دەردانی ئاوگەکانی ناوی بەوەش ئارەزووی خۆراک خواردن دەکرێتەوە. و لە ڕاستیدا ئێمە پێویستمان بەوە نییە بگەڕێینەوە بۆ ڕابردووی زۆر بۆ دەرهێنانی ڕەچەتەی وزە و تا ئێستا ژن لە هەندێک وڵاتی ئەوروپیدا ڕاهاتوون لەسەر شەربەتی تایبەتی ئەوانەی ژنیان هێناوە و تا ئێستاش ئەم شەرابە یان ئەم شۆربایە ئامادە دەکەن کە پێکاتووە لە گۆشتی هەناو وەک جگەر، دڵ و ورگ و پۆپنەی کەڵەشێر و لەسەر ئاگرێکی کز و لە ناوشلەی پیاز و سیر و کەوەر و ڕەگی کەرەوز و مادەنووس و هەر سەوزەیەکی دی کە لە باخی ماڵەوەدا دەستکەوێ دەکوڵێنرێت. جووتیارەکان دەڵێن پێویستە هەموو لە ناو ئەم شۆربا قورسەدا بخورێت بۆ دەرهێنانی هێز تیایدا. تا ئەمڕۆ شۆربای حەزلێکراوی فەڕەنسیەکان بریتیە لە شۆربای ماسی و بە خۆراکی ئەو ژن و مێردانەدا دەڕێت کە یەکتریان خۆش دەوێت. هەروەکو زانراوە ئەو شۆربایە هەموو جۆرە ماسیەک یا گوێچکە ماسیەکی تێدایە و هەموو خۆراکێک کە لە دەریا ناوەڕاستەکە یا دەریای سپی ناوەڕاستەوە دەری بهێن. ڕۆڵی تۆ ڕەنگە لە باشترین خۆراکە سروشتیە کاریگەر و بەهێزەکان لەسەر ئاستی بەهێزکردنی وزە تۆوەکان بێ، چونکە بێگومان خۆراکێکی زۆر نایاب پێک دێنن لە بەرەوەی پڕن لە پرۆتین و ڤیتامین و خوێیەکان. سەرڕایەوەی هەندێکیان هۆرمۆنیشیان تێدایە خەڵکی سادەی ئاسایی بە تەنیا خۆیان نهێنی ڕاستی، بۆ نمونە تۆوی کوولەکە گەورە
دەزانن. و هەرەمەشە نهێنی گواستنەوەی لە باپیرانەوە بۆ باوان، چونکە تۆوی کوولەکە ساغی ڕژێنی پرۆستات دەپارێزێت و بە مانایەکی دی پارێزگاری توانای نێر دەکات. هەروەها سەرنج دەدرێت کە خەڵکی لە هەندێک دێدا تۆوی کوولەکە گەورە بە تەواوی دەخۆن، هەروەک چۆن تۆوی گوڵە بە ڕۆژە دەخۆن و ئەوەش وەک سەرچاوەیەکی وشک نەبوو بۆ زیندەیی و ئەو وزەی کە سروش پێشکەشی کردووە. تۆوی کوولەکە گەورە لە فەڕەنسا بۆ نمونە زۆر بەرز نرخێراوە و بۆ مەبەستی بەهێزکردنی ڕۆنە ڕووەکیەکانی دیشدا بەکاردێت. ئەمانە هەموویان سەلماندنی دیکەن دەربارەی ئەوەی ئەبوکرات پێش 500 ساڵ پێشزاین وتویەتی با خۆراکەکەت دەرمانەکەت بێت. دەربارەی ئەوانەی پێشەوە لە تواناماندا هەیە بڵین ئێمە ئێستا وامان لێ هاتووە بزانین کە هیچ ژەم یا ڕەچەتەیەکی ئاڵۆز بۆ ژن و مێردە هیلاکەکان نییە، بەڵام لە بەرامبەردا ئەوەش دەزانین کە زۆربەی ئەو پێکهاتوانە یا ئەو ڕەچەتانە بەوەی خۆراکی باشەوە زۆریان لەباردایە. بۆ نمونە پرۆتینە کاریگەرەکان و خۆراکانەی بڕی زۆریان لە ڤیتامین تێدایە، ئەو خوێیانەی لە خۆراکە چالاکەرەکانی کۆندامی زاوزێدا هەیە، کاریان کردووە بۆ زیادکردنی زیندەی پیاو لە ڕۆژان و ساڵانی پێشوودا، هەروەک ئێستاش بە تەواوی هەرەو کارە دەکەن. ئەمەش ڕاستیەکانە دەربارەی خۆشەویستی هاوسەری کۆن کە زانست هات بۆ ئەوەی جەختی لەسەر بکات و ڕاستیش لەوەدایە کە خواردنی باش نەکرد بنچینەی تەندروستی و جوانیە بە تەنها، بەڵکو بۆ ژیانێکی ژن و مێردایەتی ساغ و بەختیاریشە. چونکە خۆراک ڕاستەوخۆکە لە دروستی ژن و پیا و مەزاجیان پێکەوە دەکا. بۆ نمونە تێبینی ئەو ژنانە کراوە کە بەکارهێنانی هەندێک مادە لە خۆراکیانە کەم دەکەنەوە، وەک سوورکراوەکان، خوێ، شەکر، کافەین، چۆن لە کۆمەڵێک لەو خۆراکانە ڕزگاریان بووە کە بە شێوەیەکی خراپ دەبوونە هۆی پەرسەکرداری دەماری سێکسی. و ئەو خۆراکەش کە پزیشکان بۆ ئەو ژنانەی دەنووسن کە کێشەی کۆلیسترۆڵیان نییە، بریتیە لە خواردنی 2 یا 3 هێلکەی ڕۆژانە بە کاڵی یا کەمێک کوڵاوی. وا باشتریشە کە خۆراکیان پڕ بێ لە پرۆتینەی کە لە گۆشتێکە وەردەگیرێت کە سەوری تێدانیە، وەک ماسی و گوێچکە ماسی و نەرمە گۆشت و فروچ. هەروە ئەوەش خراپ نییە کە پارچەیەکی گەورە لە جگەر هەفتەی جارێک بخۆن و باشترە پیاز و سیر و زەنجەفیلی تێکرا بێت. وا باشیشە کە خۆراک سەوزەی کاڵی تێدا بێ، هەروەها لەو نانەش کە بە تەنها لە ئاردی گەنم دروست کراوە، لەگەڵ خواردنی میوەی تازە ڕۆژانە. هەروەها ئەوەش باشە کە خۆراک کەوچکێکی گەورە بە لایکەمەوە ڕۆنی ڕۆیکی سووکی تێدا بێت، وەک ڕۆنی گوڵە بە ڕۆژە، بە مەرجێک ڕۆژانە لەگەڵ زەڵاتەدا بخورێت و گەلێک خۆراکی بەهێزیشن وەک دەنگی هەوێنی بیرە و گوڵە گەنم. هەروەها دەڵێن نووستن و پشودان و ڕایەنانی وەرزشی زۆر پێویستن بۆ ئەوەی مرۆڤ چالاکیەکی بەردەوامی هەبێت. لە کۆتاییدا دەتوانێت بوتێک کە زۆربەی حاڵەتەکانی لاوازی سێکسی کە دەگەڕێنەوە بۆ کارە دەرونیەکان دەتوانێت بگەڕێنێتەوە بۆ ئەم شیکارەی دوایی بۆ ڕێگە خۆراکیەکان. لەبەرەوە وا پێویستە بوارە لە باسی ئەو هۆیانەی دەبنە هۆی ڕێگرتن لە بەردەم ئارەزووی سێکسیدا فەرامۆش نەکرێن. وا گەروشەیەکە بێ بۆ تۆ خانمی عەزیزم وەک ژنێکی خۆشەویست و تێگەیشت و پێت دەڵێین تۆ دەتوانیت ئەم چارەسەرە خۆت بۆ مێردەکەتی بکەیت. بەڕاستی دەتوانێت پاڵپشتی پیاوەتیەکەی بیت و توانە دەرونیەکانی بەرز بکەیتەوە، و بۆ بەدەستێنانی ئەمەش پێویستت بە هیچ ڕەچەتەیەک نییە کە لە توانای بەدەستێناندا نەبێ، چونکە تۆ پێویستیت بە هیچ نییە جگە لە خواردنێکی باشی خۆراک بەخش کە پڕ بێت لە هێزی سروشتی. و ئەمەشە کە ئەمڕۆ زانست پێناسەی دەکا بە پەیوەندی نێوان خۆراک و وزەوە. هەڵەی باو زۆربەی جار بابەتەکانی هاوسەری لای ڕەشایی خەڵک بە جۆرێک لە ئەفسانە و خەیاڵی بەدەوردا دەگێڕێت، و لەسەرەوە بابەتانەوە پەکەوتنی سێکسیە، و زۆر هۆکاری هەمەچەشنە کە ڕەشایی خەڵک بە پیاوژنەوە بەرپرسی ئەم پەکەوتنەیدا دەنێن. لەو هۆکارانە سەکتەی دڵ و دەستپەڕ و نەشتەرگەری و نەخۆشیە فەڕەنگیەکانە. دڵە نۆبە کاتێک پیاوێکی نەخۆش پاش نۆبەیەکی دڵ چاک دەبێتەوە، خۆی وەک کەسێک دەبینێت کە بۆ هەموو شتێک پشت بە کەسانی دی دەبەستێت و بۆ ئێستاش زۆر پشت بە خێزان و هاوڕێکانی دەبەستێت. بێگومان پشتبەستن بە پزیشکەکەیەوە تا ئەو ڕادەی هەندێک جار واز دەکا ئەم پشتبەستنە پێدەنێت بەسەر هەستەکانی پیاوەتیەکەیدا. لەوانەشە بگاتە و بەرەنجامەی کە جوودبوون بۆتە کارێکی دوور لە وزەی جەستەییەوە.
ئاشکراش ئارەزووی سێکسی لە پیاوێکدا کە تازە لە دڵەنۆبەیەک چاکبوێتەوە دێتە خوارەوە. ئەمە سەرڕای ئەو ترسەی کەوا دەزانێ لە کاتی جوودبووندا دەبرێت. لەبەرەوە زۆربەی ئەو نەخۆشانە دوودڵ دەبن لە وەرگرتنی ئامۆژگاری لە پزیشکەکانیان یا لە ترسی ئیحراج یا لە ترسی ئەوەی پێیان نەوترێت ئیتر ژیانی سێکسیان تەواو بوو. توێژینەوەکان ئاماژە بۆەوە دەکەن کە بەشێکی کەم لە پیاوان پاش دڵەنۆبە دەگەڕێنەوە بۆ ڕەفتارە سێکسەکەی جارانیان و زۆربەیان لە جاران کەمتر جوودبوون دەکەن و هەندێکیان بە تەواوی واز لە جوودبوون هەردەهێنن. لەگەڵ ئەمانەشدا هەندێک پیاو بە تەواوی و لە ترساندا دەبنە پەکەوتەی سێکسی. بەڵام ئایا ئەم ترسە لە شوێنی خۆیدایە و ئایا جوودبوون ئەرێک بۆ دڵ دروست دەکا؟ نۆژداری سەلماندوویەتی کە لە کاتی جوودبووندا لێدانی دڵ زیاد دەکات و بڕی بەکارهێنانی ئۆکسجین زیاتر دەبێت و پەستانی خوێن بەرز دەبێتەوە و بە شێوەیەکی گشتی جوودبوون پێویستی بە سەرفکردنی وزەیەک هەیە کە دەگاتە 150 کالۆری و لە ساتێکی دیاریکراوی کردارەکەشدا لێدانی دڵ دەگاتە 120 ترپە لە یەک خولەکدا. بەڵام ترس لە مردن لە کاتی جوودبووندا بە هیچ جۆرێک لە شوێنی خۆیدا نییە، چونکە لە توێژینەوەیەکی ژاپۆنیدا لەسەر 5559 حاڵەتی مردنی کتوپڕ دەرکەوتووە تەنها 34 حاڵەتیان لە کاتی جوودبووندا ڕوویان داوە. لەوانەش 18یان دەتوانرێت بگەڕێنرێتەوە بۆ نەخۆشیەکی دڵ و ئەو نەخۆشانەش لەو کاتانەدا ژەمێکی چەور و بڕێکی زۆری و خۆراکەیان خواردبوو کە نەدەبوو بیخۆن. کاتێک نەخۆش لە توانایدا دەبێ بەرگەی هەندێک ئەرکی جەستەیی بگرێت، ئەوە دەتوانێت حاڵەتەکەی خۆی بەهۆی جێبەجێکردنی هەندێک بەرنامەی لە لەشرێکی جەستەییەوە چاکتر بکات کە پزیشک بۆی دادەنێت، چونکە ڕاهێنان زۆر کارکردنی دڵ باشتر دەکات. لە بەرامبەردا و پیاوەی کە بەدەست نەخۆشی دڵەوە دەناڵێنێ لەسەرەتی باری دروستی خۆی لەگەڵ پزیشکەکەیدا باس بکات و ئەویش ئامۆژگاری تەندروستی دەکات. نەشتەرگەری پرۆستات. زۆربەی ئەو کاتانەی کە پرۆستات داوسێت و بەهۆی نەخۆشیەکی خراپەوە یا بەهۆی شێرپەنجەوە گەورە دەبێ، نەشتەرگەری بۆ دەکرێت. دەبینین زۆربەی ئەو پیاوانەی کە ئەم نەشتەرگەریە دەکەن بە تایبەتی وانەی لە 50 ساڵیدان دڵڕاوکێکی زۆریان دەربارەی گەڕانەوەیان بۆ چالاکی سێکسی دوای هەڵسانەوەیان دەبێت. ڕەنگە گەورەترینی ئەو کەسانە نەخۆشێک بێ کە لە تەمەنی 105 ساڵیدا بوو. کاتێک نەشتەرگەریەکەی بۆ کرا لە ڕۆژی دواییدا ئەو دڵڕاوکێیەی خۆی پیشاندا. هەندێک کات بۆی دروستکردنی درزێک لە سکدا پرۆستات دەردەهێنرێت، ئەوەش هەندێک جار دەبێتە هۆی توشبوونی پەکەوتن. بەڵام تا ڕادەیەک وەک حاڵەتێکی دەگمەن لەم جۆرە نەشتەرگەریانەدا دەمێنێتەوە ئەگەر چالاکی سێکسی پیاوەکە لە پێش نەشتەرگەریەکەدا سروشتی بوو بێت و لە ڕێی شارەزایی زۆربەی پزیشکە پسپۆرەکانەوە دەتوانرێت بوترێ هیچ نەخۆشێک نییە پاش ئەم نەشتەرگەریە تووشی پەکەوتن ببێت، جگە لەوانە نەبێ کە خۆیان پێش نەشتەرگەریەکە گرانیان لە کارە سێکسەکەدا بوو بێت. ئەمەش مانایی وایە ئەو نەخۆشانەی نەشتەرگەری ئاسایی پرۆستات دەکەن پاش نەشتەرگەریەکە وە خۆیان دەمێننەوە، واتە دەتوانن جوودبوون ئەنجام بدەن. بەڵام دەرهێنانی بنەڕەتی پرۆستات لەگەڵ چیکڵدانەکاندا لە 90% حاڵەتەکانی پەکەوتنی لەگەڵدایە و بەڵام نەشتەرگەریە بۆ هەندێک حاڵەتی تایبەتی لە شێرپەنجەی پرۆستات دەکرێت و هەرچۆنێک بێتەوە ئەو نەشتەرگەریە ئاساییە نمونەیە نییە کە بۆ گەورەبوونی پرۆستات دەکرێت. چاکردنەوەی فتق. کردداری چاکردنەوەی فتق بە پێچەوانەیەوەی هەندێک کەس بڕوای پێێتی بە ئاسایی تووشی پەکەوتن نابن، بەڵکو ڕاستیەکەی بێگومانەوەیە کە بەردەوامبوون لەسەر فتق بێ چاکردنەوەی تێکەڵ بە فەرمانی سێکسی دەبێت و لەوانەیە لە کۆتاییدا کێشەی لە جوودبووندا بۆ دروست بکات. نەخۆشیە فەڕەنگیەکان. تا ئێستا نەخۆشیە فەڕەنگیەکان زۆرترین نەخۆشیە درمەکانی جیهان پێک دێنن، سەرڕای ئەو هەموو وەرگی کە دەسەڵاتی تەندروستی بۆ بەرگریکردن یان دەیکەن، هەروە هۆشیارکردنەوەی خەڵک دژی بڵاوبوونەوەیان. ئەو پیاوانەی تووشی ئەم نەخۆشیانە دەبن لەگەڵیاندا کۆمەڵێک لە ڕاوکێ بەرەو لێنۆڕگەی پزیشکیان دەبن. لە پێشدا ئەوانە دەیانەوێت بزانن ئایا لە توانایاندا هەیە چارەسەر بکرێن و چاک ببنەوە، دواتر ئەوانە تووشی دڵڕاوکێ دەبن دەربارەی گواستنەوەی نەخۆشیەکان بۆ ژنەکانیان. نەخۆشیە فەڕەنگیەکان گەلێک جۆرن، زۆربەشیان توشبوونە بە بەکتریا یا ڤایرۆس یا هەوکردن.
و هەرە بڵاوەکانیشیان بریتین لە سوزەنەک فەرەنگی هێربس. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم نەخۆشیانە مرۆڤ تووشی پەککەوتن دەکەن؟ لەبارەی جەستەییەوە سوزەنک و هێربس مرۆڤ تووشی پەککەوتن ناکەن و فەرەنگیش واتە سیفلیس بەدەگمەن مرۆڤ تووشی پەککەوتن دەکات. ئەو کاتە نەبێ کە پەرە دەسێنێ بۆ قۆناغەکانی دوایی و کار دەکاتە سەر ناوەندە کۆندانی دەمان لەوانەشە بێتەوەی هەواس و ئفلیجی. بەڵام هەندێک لە پیاوان کە تووشی هەریەکێک لەم نەخۆشیانە دەبن دەترسن و دڵەڕاوکێدایان دەگرێت تا ئەو ڕادەی خۆیان لە جوودبوون دوور دەخەنەوە تەنانەت پاش چاکبوونەوەشیان. سێکس و تەمەن. ئەوە بە شێوەیەکی گشتی ڕاستە کە زۆربەی لاوان و پیاوان لە بیستەکانی ئاسیەکانی تەمەندا تووشی پەککەوتن نابن بەدەگمەن نەبێ. بەڵام ئایا توانای سێکسی پیاوانی تەمەن ناوەند و بە ساڵاتچوان چۆنە؟ هەڵەیەکی باوەیە وای دادەنێ کە پیاوانی تەمەن مامناوەند لەبارەی سێکسیەوە بەتوانانین، بەڵام لە ڕاستیدا پێچەوانەی ئەمەن، چونکە لەگەڵ سەرکەوتنی تەمەندا هەندێک گۆڕانکاری فسیۆلۆژی دیاریکراو لە پیاودا ڕوو دەدەن کە دەبنە وزە و پاڵپشت لە سەراستی دەرونی و جەستەیی بۆی. هەروەها زۆرێک لە خەڵکانی ئاسایی بڕوایان وایە کە ئەو پیاوانەی بە ساڵدا دەچن ئارەزووی سێکسیان نامێنێ، یا هەندێک لە پیاوە تەمەندارەکان وا دەزانن کە توشبوونیان بە پەککەوتن کارێکە هەرتیایاندا ڕوو دەدا. لەبەر ئەوە و بەهۆی هۆکاری دەرونیەوە تووشی پەککەوتن دەبن کەویش لە ترس و گومان لە وزە و توانایانەوە هەڵقوڵاو. بەرەنجامەکەشەوەیە کە هەزارەهایان دەبنە قوربانی پەککەوتنی فەرمانی بەهۆی خەیاڵی بێماناوە و هەروەها بەهۆی تێنەگەیشتنی ئەو گۆڕانکاریانەی لە پیاودا ڕوودەدا کاتێک بەرەو پیرەتی دەڕوات. گومان لەوەدانە کە لەسەر پیاوی 50 ساڵی پێویستە لەو گۆڕانکاریە دەردانە تێبگا کە تووشی دەبێت و ڕاستیەکی فیسیۆلۆژی چاوەڕوان نەکرا و چاوەڕوان کرا و ببورن وەریان بگرێت و کار نەکەنە سەرجەوهەری چالاکی ژنومێرداتی. پێویستە لەگەڵیاندا بگونجێت لە بریتی ئەوەی خۆی بکاتە قوربانی شڵەژان و تۆقان و بڕوانەبوون بەخۆ. پێویستە لەسەر ژنومێر ڕاستیە و گۆڕانکاریە فسیۆلۆژیانەی ئاوەڵن لەگەڵ پیرەتیدا تێبگەن وەک مەرجێکی بنەڕەتی بۆ چارەسەری باش و ژنومێر لە کاتی هەڵسەنگاندنی ڕاستیان بۆ ئەم گۆڕانانە ئەو ڕاستیە بنەڕەتیە بزانە کە لاوازی پەکەوتنی سێکسی دووباری سروشتین و پیاو توانایی بۆ جوودبوونی هاوسەری لە هیچ تەمەنێکدا لەدەست نادا، چونکە ئەو پیاوەی کە تەندروستی و باری جەستەیی ساغە هەمیشە پارێزگاری بە پیاوەتیەکەیەوە لە هەموو قۆناغەکانی تەمەندا دەکات. و ئەو هەڵە باوانەش دەربارەی نەمانی توانای سێکسی لەو پیاوەی کە لە 50 ساڵی تەمەنی تێدەپەڕێ لەو هۆکارە گرنگانە بن کە دەبنە هۆی پەککەوتنی دەرونی، چونکە زۆرن ئەو پیاوانەی کە لە تەمەنی هەفتاکانی هاشتاکانی تەمەندان و تا ئێستاش بە شێوەیەکی سروشتی جوودبوون ئەنجام دەدەن. لەم وارەدا هەردوو زانای ئەمریکی ماستەرز و جۆنسۆن سەرنجیەوە دەدەن کە توانای سێکسی لە مرۆڤدا لەگەڵ تەمەندا کەس دەبێ، بەڵام ئەو پیاوەی لە تەمەنی لاوێتیدا چالاک بۆ لە سێکسدا زیاتر توانای بەردەوامبوونی هەیە لە چالاکیەکەیدا تا ساڵەکانی دوایی تەمەن. مێشی ئیسپانی. زۆرە نەوانەی بە دەرمانێکی سەرسوڕهێنەری دەزانن بۆ چاکردنەوەی پەککەوتن. ساڵ بە ساڵ بڕواپێکردن و واتەوات و قسە و باز دەربارەی توانای ئەم مادەیە کەڵەکە بووە و ئەو ناوەڕۆکە کاریگەری لە دەرمانی مێشی ئیسپانیدا هەیە لە قالۆنچەیەکەوە دەردەهێرێ کە لە ئەوروپای ناوەند و باشووردا دەژی کە وشک دەکرێتەوە دەهاڕێت و لە دواییدا بە ناوی مێشی ئیسپانیەوە دەناسرێت. بەڵام گەلێک کاریگەری لاوەکی و مەترسیداری هەیە، لەوانە ئازاری زۆری گەدە و زۆر میزکردنی بە ئازار لەبەرەوەم دەرمانە زۆر مەترسیدارە و پێویستە بەکار نێت. جنسنگ جایەکە کە لە زۆر ناوچەی کۆریادا گەشە دەکا، هەروەها بە بڕی زۆر کەم لە سابوون و چادا هەیە. زۆر قسە و باس لەسەرم جایە هەیە، بەڵام هیچ یەکێک لەو قسە و باسانە بە پزیشکی نەسەڵمێراوە. ڤیتامین ئی. لەم دوایەدا لەسەر ئاستە میلیە فراوانەکان باس لە ڤیتامین ئیش دەکرێت بەوەی لە چارەسەری پەککەوتندا سوودمەندە. هۆی ئەمەشەوەیە کە تاقیکردنەوەکانی تاقیگە دەریان خستووە کە چالاکی سێکسی لە بشکدا کەم دەوێتەوە گەر ڤیتامین ئی تێدا نەهێڵڕێت. بەڵام ئەگەرم ڤیتامینەی پێدرایەوە ئەوە دەگەڕێتەوە چالاکیەکانی جارانی. بەڵام دیسانەوە تاقیکردنەوەکان دەریان خستووە کە زۆربوونیان ڤیتامینە لە خۆراکی مرۆڤدا
ئارەزوو یا وزەی سێکسی زۆر ناکات و هیچ سەڵماندنێکی زانستیش نییە بۆ ئەوەی کە پاڵەی سێکسی زیاد بکات یا بەدەستهێنانی جووتبوون ئاسان بکات. چارەسەرەکانی پێکەوتنی سێکسی. لە نهێنیەکانی پزیشکی عەرەبی کۆنەوە بڕێک پیاز دەگوشرێت و دەپاڵێورێت تا کووپێک پڕ دەکات. لە پاشدا 6 کووپی پڕ هەنگوینی بێغەشی تێدەکرێت. هەموو ڕۆژێک بەیانی و ئێوارە بۆ ماوەی مانگێک 1 کەوچکی چای لێدەفرێتەوە. 10 گرام لە شەڕش الزەلوع الذەکەر وەردەگیرێت و دەخرێتە ناو کووپ و نیوێک ئاوە و لەسەر ئاگرگەرم دەکرێت و لە پاشدا 2 کەوچکی بچووک هەنگوینی تێدەکرێت. ئەم تێکەڵا بۆ ماوەی 15 ڕۆژ هەموو ڕۆژە ڕۆژێک بەیانی و ئێوارە 1 کووپی لێدەفرێتەوە. 2 پەنجە لە شەڕش الزەلوع الذەکەر لەگەڵ 2 پارچە زەنجەفیل و نیو جەوزەت الطەیب هەموویان پێکەوە دەهاڕێن و لە پاشدا لەگەڵ 200 گرام لە هەنگوین تێکەڵ دەکرێن و دەخرێنە سەر ئاگرێکی کەم و کۆ دەکرێتەوە و کەفەکەی لا دەبرێت و دەخرێتە شوشەوە و سەری دەدرێتەوە. هەموو ڕۆژێک دوای نانخواردنی بەیانی و ئێوارە بە سەعاتێک کەوچکێکی بچووکی لێ دەخورێت. 200 گرام لە حیزمیل و 200 گرام لە ڕازیانە دەهاڕێن. کەوچکێکی بچووک لەم تێکەڵە دەخرێتە کووپێک ئاوە و لەسەر ئاگر دەفڵێرێت تا دەگاتە پلەی کوڵاندن و بەیانی و ئێوارە لی دەفرێت تا تێکەڵەکە تەواو دەبێت. 2 گرام لە ڕۆنی عەمبەر لە فنجانێکی قاوەی پڕلاودا دەتوێرێتەوە و تواوەکە لەسەر ئاگر دەفڵێرێت لەگەڵ ئەززەهورات بۆ ماوەی 4 ڕۆژ هەموو ڕۆژێک دوای نانخواردن ئێوارە و بەیانی دەخورێت. نیو کەوچکی بچووک لە مسک بە هاڕاوی و نیو کەوچک بە دەمی هاڕاو و نیو کەوچک گێلاسە کێویلە لەگەڵ نیو کەوچک لە شەکری هاڕاوی ڕووەک دەخرێنە کووپێک شیری مانگاوە. هەموویان پێکەوە تێکەڵ دەکرێن بە ناشتا هەردوو ڕۆژ جارێک بەیانیان بۆ ماوەی 6 ڕۆژ دەخرێت. بەم شێوەیە هاتینە کۆتایی خوێندنەوەی کتێبی گیرفان بە ناوی پێکەوتنی سێکسی لە ژیانی هاوسەریدا لە نووسینی دکتۆر لەیلا قەندوو و وەرگێڕانی ئەکرەم قەرەداغی لە خوێندنەوەی جیهاد و ئامادەکردنی ئاوات.